السلام علیکم و رحمت الله و برکاته. ویری کردستان بسیار الباشور کردستان اینو که جیدم دما پیشکش کردن برنامه پاشی و برنامه پاشی و خود حس کرد افشوه دی پاشی و هفته جورا پیشکش بکین. ایده که من پیچه که هزار خوش بکین نو هیوا رمضان دا ایده هیدی لست هیوا پیروس یا یعنی یا چت یا درباز بود. ایویدار اینجش همی مسلمان توا جهانه انت هیوا پیروز رمضان دا زیاده تر یعنی پرستنا خدا بکن زیاده تر دعا بکن دا کو ویر آب گهین اف خیر و برکت رمضانش من نچد ولی تماشاوان هجا اف شوا خدا حس کرد ام دی وکی شویدن جی دو تورین تایبت دی مهون توری یکم و کو مجاره یکم دی تایبت بود آیین اسلامی و تایبتیش ام دی بحثا بابت لیبوردهی هر واسه داخاز لیبورین ام چاش کدوب کین گیان بخشنده و لیبوردهی چه هات بحث کردن نوا آیین پیروز اسلام دا چه دمکی پتوی ام داخاز لیبورینش هفت کیم گشتی ام دی بابتی بحث کین خود حس کرد افشوا و دکتر عبداللطیف احمد جو سلیمانی بشوی که راستا خود گرمه داد دی فراجی ساعت دوم خود حس کرد ام دی بحث مجارکات تندرستی کین او جی بحثا یعنی درونه که تندرست تایبتیجی هیوا رمضان داد چه مهبتش عالیه تندرستی و ام دی بحثا درونی کین لی بریا وی وان هر دو بابتا گشتی ام بحث کین دیال هر دو مهوانت خود دست پی ام دی برف استانبول و چین ادی نریته که تایبت نوا ترکیه دا تایبتیجی استانبول و با کوره کردستان جی پراستی هيا او جی دانانا خیوتن افطار هر واسه یعنی بربان کردن او پاشی وی جالیه هم دولمن داش و هم جالیه شارداری استانبول و اف خیوتن هنه لسری کوچه و کولانان تداین و خلک که زور پزاران خلک روجوگر دنا وان خیوتان دا خارنین یعنی فطاری هر واسه پاشی وی تخون دیگر خلک روجوگر جی خلک که زور یه پنابرین ولات سوریه کنو کل ترکیه مینن او جی دیگر وانا ادی فطار خوب پاشی و خود خونو برف استانبول و برنامه پاشی برنامه د چارچوبه ماه رمضان ده وکی هر سال ای ساجی لحمو نافچه استانبول چادر افطار هاتن دانین. د ماوه ماه رمضان ده و به میلیون مروف لوان جهان روژیا خو بشکینن. یک جوان جهن کو خوارن ته بلاف کرن جی میدان تقسیمه. لوه میدان هر روز بو 1500 کسی سه جوره خوارن ته بلاف کرن. گلک مروف به مال اول کولانان دجین جی به سایه و خدمتا کوج عالیه شارداریان و تداین دانه که روژه بجی زکی خو تردکن. اما نزدیکی 4-5 سال امهاتنا ترکیه امهاتنا استانبولی دیاربکر بون امهاتنا استانبولی دیاربکر چیکه گچم جور ایش میسن امهاتنا ورا امهاتنا ورا خابتنا امر فطار رمضان زیامتن ورا دخون هر سال تین ورا دخون هروها پنابرین جی سوری برف استانبول و پنابر بونه و ین کو به زحمتی دبار خود دکن جی لوان دران فطار خود دکن ام روجی دگرنج بو خودی ام سوری هاتنا ام تن روجی دگرن ام بر نان خد خون در نمولی اماتنا استانبول ترکیه پر خوشاقال ترکیه کرن اماتنا ترکیه بس سوریه لین ما ذات ما وداره از زیرو روش 4 رو بو ازات ما ایرو ازات ما افطار خو داره وکن پر خوشاکه و مجره هات دگل کسین هجار او به مال کسین کو دما فطار ده کار درد کوین جی جبر کو بو فطار ناگیجم بچن مالا خو او جیتن او لوان میدان فطار خو دکن شیلان چılgın Kurdistan 24 İstanbul دی پراستیجی یعنی جیان و که گلک و گلک آف زحمته لیب تایبتیجی اف نزدیک کرن هر وقت پیک و جیان تایبتیجی لدما فطاری و پاشی ویجی لجهن و سایم گشتی ود کد ایدی زحمتی و پرسیا جیانی آنو که به تشبیر کرن بیدارین اف نریتی هنی اول ترکیه نو باشور کردستانی جی به تجربه کردن خلق یعنی دنوا جهن گشتی دا هم فطاری هم جی پاشی بین خوب کنو پاشی و فطارین همی خلق مسلمان صحت و عافیت بود ولی تماشاوان هجا خود حس کتم دی دست برنامه خوب کن تایبتی جی تواری و مجار آینی وقتی مال دست بکی جی گوتی خود حس کتم دی بحثا گیان لیبوردهی بخشنده کن نوا آینی اسلام پیروز دا تایبتی جی هیوا رمضان دا کاچات قرآن پیروز هر واسا فرموده این پیغمبری دا صلوات خود سر بندا چوا اف بابتی هنی هاتی بحث کردن دست بکی جی دی می برف سلیمانی و بچینو بشوی که راستا خو دکتر عبداللطیف احمد بانک خواست بشوی که راستا خو لسلیمانی ولی قال من دبی دکتر جانم کاتت باش من رمضان لیسان پیروز بیت و روزون ویشتن قبول انشالله و سلامتان که بارک الله فیکم براکم خواهی گور لهم لایچی مبارک و یارمتی درمان به بو سودمن بون لمانگا پیروز ایدی دکتر واکو پیشتریش گوت من اما باسی گیانی لیبوردهی بخشندهی دکین لناو آینی اسلامی پیروز دا به تایبتی و با گشتیش
ئیدی بە تایبەتی لە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز بەڵام پێشەوەی دەست بم بابەتە بکەم دەمەوێت هەندێک ئامۆژگاریتان لێ وەربگرین وەکو بانخوازێک چوون چێژ لە مانگی ڕەمەزانی پیرۆز وەربگرین وەکو ئەو چێژەی کە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەریان دەگرت لە مانگەدا. عليهم الصلاة والسلام. مانجی ڕەمەزان براکەم بۆ ئەوەی چێژی لێ وەربگرین خۆی مانگێکی مبارەکە مانجی ڕەحمەتی دابەزینی ڕەحمەتی خوای گەورەیە و مسلمان کاتێک دەتوانێت سوود لە مانگە وەربگرێ کە بگەڕێتەوە لای خوای گەورە تەوبە بکە خەریکی عیبادەتی خوای گەورە بێت ئەمە پەیوەندی بینی خۆی خوای گەورە لە بەرامبەریشدا دیسان پەیوەندی لەگەڵ عەبدەکانی خوا لەگەڵ فەقیر و لەگەڵ هەژار و لەگەڵ جیران و لەگەڵ هەموو لایەک باش بکات و بەزەی پێیان دابێتەوە چاکەیان لەگەڵ بکە واروەها لە بینی خۆی و ئەو کەسانش کە دڵ ساردیەک و ناحەزیەکە هەوڵدا لێبوردن و سەماحەت هەبێ ئینشاءالله عەفو هەبێ برایەتی هەبێ بەگشتی مانجی ڕەمەزان کاتێک ئێمە پەیوەندی خۆمان لەگەڵ خوا باشکەینەوە و پەیوەندی خۆمان لەگەڵ مسلمانان چاکەینەوە لەگەڵ دەر و جیران چاکەینەوە بێگومان بەرەکەت و ڕەحمەتی ئەو مانگە بەنسیبمان دەبێ ئینشاءالله تعالی. چێژ وەرگرتنەی کە ئێوە باستان کرد دکتۆر دەمەوێت دەست بەو بابەتە بکەم و باسی گیانی لێبوردەی و بەخشندەی بکەین و لەناو قورئانی پیرۆزەوە با دەست پێ بکەین چ بەڵگەیەک چه ئاەتێکی قورئانی پیرۆز هەیە تایبەت بە گیانی لێبوردەیی چون باسکراوە لەناو ئاەتەکانی قورئانی پیرۆزدا. قورئانی پیرۆز زۆر تاکیدی کردوتەوە لەسەر لێبوردەی و عەفوکردن بۆ نمونە لە ئاەتێکدا خوای گەورە دەفەرمێ خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين. خذ العفو وأمر بالعرف إنسان عفو كردني هبيت وسماحتي هبيت وأعرض عن الجاهلين كسانێکی نەفام ناحاڵی هەرچەندە هەڵەشت بەرامبەر بکەن تۆ پشتیان تێڵکەی سەرفی نەزەریان لێ بکەی لێبوردەبی بەرامبەریان تەنازل لە حەقی خۆتکەی ولا آياتي تردا خوای گەورە دەفەرمێ والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين کە بۆمان باسی بەهەشت دەکات و ئەهلی بەهەشتمان بۆ باز دەکات دەفەرمێچێک لە صیفەتەکانی ئەهلی بەهەشتەوەیە کە ڕقی خۆیان دەخۆنەوە و لە خەڵک دەبورن و عەفویان دەکەن و لە عەفوش زیاتر والله يحب المحسنين چاکەش دەکەن. یعنی خوای گەورە سێ مەرتەبەی باس کرد یەکەمیان کەسێک کە هەڵەی بەرامبەر کردویت تۆ ڕقی خۆت دەخۆیتەوە و ئینتیقام و تۆڵە ناسەنیتەوە دووەمیان هەر ئەوەنە عەفوشی دەکەی سێهەمیان لە عەفوش زیاتر والله يحب المحسنين خوای گەورە ئەو کەسانەی خۆش دەوێ کە چاکەکارن محسنن کەواتە ئیسلام هانمان دەدا بەڕاستی کە لێبوردە بین و لە ئاەتیش تردا دەفەرمێ وأن تعفوا أقرب للتقوى ئەگەر ئێوە لێبوردە بن ئەوە لە تەقوا نزیکترە و تەقواداری ئەوەیە کە تۆش لە خەڵک ببووری ولا آياتي تردا خوای گەورە دەفەرمێ وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم والله غفور رحيم. ئێوەش با لێبوردە بن خەڵک عەفوکەن لێیان ببورن بۆ حەز ناکەن خوای گەورەش لێ ئێوە ببورێ ئێمە چەند هەڵەمان هەیە بەرامبەر خوای پەروەردگار چەند تاوانمان هەیە لەگەڵ ئەوەشدا حەز دەکەین خوای گەورە لێمان ببورێ کەواتە خەڵکیش کە هەڵەی بەرامبەر تۆ کرد ئێمەش پێویستە لێیان ببورین و سەماحەتمان هەبێ بۆ ئەوەی ڕوحی برایەتی و مەحەبەت و خۆشەویستی لەناو موسڵماناندا لەناو کۆمەڵگا و میلەتدا بڵاو بێتەوە ئینشاءالله ژیانێکی خۆش و ئاسوودە و بەختەوەر بەیەکەوە بەرینە سەر. دکتۆر تو باسی ئەوەت کرد کە هەتا لە مافی خوشمان خۆش بین و لە بەرامبەریشدا یەدی یعنی داوای لێبوردنی خەڵکی شوێر بگرین ئەگەر مافمان بخورێ لە بەرامبەردا ئەوانەی کە ئەوهان یعنی کە وەکو باستان کرد چه ئەجر و پاداش شتێکیان دەبی لەلایەن خواوە. ئەجر و پاداشتیان خوای پەروەردگار کە بۆ من باسی ئەهلی بەهەشت دەکا دەفەرمێ ئوعیدەت للمتەقین ئەو بەهەشتەی کە بۆ تەقواداران دانراوە چێن ئەوانە الذين ينفقون في السراء والضراء ئەوانن کە ماڵەکەی خۆیان دەبەخشن بە کەسی محتاج و هەژار و فەقیر و ئەوانن کە لە خەڵک دەبورن و عەفویان دەکەن کەواتە ئەجر و پاداشتی لێبوردن ئەوەی خوای پەروەردگار لێت دەبورێ و دەتخاتە بەهەشتەوە وەکو ئاەتەکەی تریش کە باسمان کرد وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم كإما لخلق ببورين خوای پەروەردگاریش لە ئێمە دەبورێ کە ئێمە بە سنگێکی فراوانەوە لەگەڵ بەرامبەر و لەگەڵ خەڵک مامەڵە بکەین خوای پەروەردگاریش بە عەفوی فراوانی خۆی ڕەحممان پێ دەکا و عەفومان دەکا واتە چۆن تۆ دەتەوێ خوا مامەڵەت لەگەڵ بکات تۆش ئەوە مامەڵە لەگەڵ خەڵکە حەز دەکەی خوا لێت خۆش بێ بەڵێ دەی لێ خەڵک خۆش بە حەز دەکەی خوا عەفوتکە دەی تۆش خەڵک عەفوکە حەز دەکەی خوا چاکەت لەگەڵ بکە تۆش چاکە لەگەڵ خەڵکە چونکە خوای پەروەردگار ناوێ پەیوەندی بینی ئێمە و ئەو
مسلمانێتی ئێمە تەنها نوێژ بێت تەنها ڕۆژوگرتن بێت تەنها حەجکردن بێ بەڵکو لە ئێمەی دەوێت خی پەروەردگار کە ئێمە کەسێکی چاک و کەسێکی مبارەک و سوود بەخش بین بۆ کۆمەلگامان و لەناو خەڵکماندا لە ئێمەی دەوێت لە خەڵک ببورین لە ئێمەی دەوێت چاکە لەگەڵ خەڵکەین لە ئێمەی دەوێت کەسێکی فعال و خێرخواز بین لەناو کۆمەلگاماندا ئاشتی خواز بین کە ئاوا بین خی پەروەردگاریش چاکە دێنێتە ڕێگامان و مامەڵی باشمان لەگەڵ دەکەن انشاءالله. باش دکتۆر جان انشاءالله ئەو هاشبی ئەوە باسی لێبوردەی و بەخشندەی لەناو ئاەتەکانی قورآنی پیرۆزدا ئەی لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چون باسی گیانی لێبوردەی کراوە پێغەمبەری خوا عەلەیه الصلاة والسلام لەسەر بابەتە چۆن بووە؟ بەڵێ پێغەمبەر عەلەیه الصلاة والسلام لە چەندان حەدیثدا ئاماژەی بۆ لێبوردەیی کردووە بۆ نمونە لە حەدیثێکدا دەفەرمێ أفضل الإيمان الصبر والسماحة باشترین ئیمان بریتە لە دووشت یەکەم سەبر ئارامگرتن و دان بە خۆداگری دووەمیشیان سەماحەت و لێبوردەیی ئەفضل الئیمان لێرە نەیفەرموو باشترین ئیمان نوێژە یان ڕۆژووە بەڵکو فەرمووی باشترینی ئیمان الصبر والسماحة ئینسان سەبر و خۆگری هەبێ سەبر بگرێ لەسەر تاعاتی خوا سەبر بگرێ لەسەر بەڵاو موسیبەت و هەروەها سەماحەت و لێبوردنیشی هەبێ بەرامبەر بە خەڵکی بەرامبەر بە مسلمانان و غیری مسلمانیش لێبوردنی هەبێت و سنجی فراوان بێ ئەمە لە حەدیثێکدا ئەمە هەتا پێشی نوێژیش دێ دکتۆر پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلەم فەرمووی باشترینی ئیمان سەبر و سەماحەتە ئەم دووە بەیەکەوە هەردووچیان باشترینی ئیمان پێک دێنن مانای ئەوە نیە ئینسان کە لێبوردە بوو نوێژ نەکا بەڵام نوێژ لە شوێنی خۆی و سەبر و سەماحەش لە شوێنی خۆی بێگومان لە حديث تردا في عمر إخوة عليه الصلاة والسلام دفرمه رحم الله امرأ سمحا إذا باع وسمحا إذا اشترى وسمحا إذا اقتضى رحمة إخوة لو عبد به كلي برد به سنك فراوان به لكاتي كريني لكاتي فروشتني لكاتي قرزداني لكاتي قرز ورقرتني لكاتي ما ملو هلسكوتي لقال خلق ده لي برد به وكجياني في عمر إخوة سير كان عليه الصلاة والسلام لي بردي في عمر إخوة عليه الصلاة والسلام جاري كان كافرك في عمر إخوة عليه الصلاة والسلام كخوي لك أو ولا شوينك کافرێک دەچێتە سەر سەری بە شمشێرێکەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ڕاست دەبێتەوە کافرێک بە شمشێرەوە لەسەر سەری وەستاوە پێی دەڵێ چیە لە منت ڕزگار دەکات دەڵێ خوا ڕزگارم دەکات لە تۆ کابراش شمشێرەکە لە دەستی دەکەوێتە دەر و پێغەمبەر دەیگرێتە دەست عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ بەڵام من لێت دەبورم و عەفوت دەکەم کە کابرا ویستی ئەویش بکوژێ نمونەی تر لەسەر ئەوە قومەکەی ئەهلی مەکە دەریان کرد لە شاری خۆی لە مەکە دەریان کرد کافرەکانی مەکە واش پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە قووەت و دەسەڵاتی کەوتە دەست و گەڕایەوە مەکە هەموویانی عەفو کرد لە هیچیان عقوبەی نەدان نمونەی سێمی لێبوردەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام کاتێک کە چوو بۆ تائیف بەردبارانیان کرد خی پەروەردگار فریشتەی کێوەکانی نارفەرمی ئەگەر دەڵێ هەردوو کێوەکانیان لەسەر دێنمەوە یەک و طەبقی دەکەم و کەسیان ناهێڵم پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی نەخێر من ئومێدم وایە لنوي أوانا كسانك دربين كخوا دبرسنو اللهم اهدي قومي فإنهم لا يعلمون خوا هدايتي قوم كم دي نيفر مخوا قوم كم لنا وبري هر چند أزيتي شيان ددا ونارحتي شيان دكرت نمونا زورة براستي لجاني پیغمبري خوا عليه الصلاة والسلام لسر لێبوردەیی و سەماحەت دکتۆر ئیدی وەکو ئێوەش باستان کرد ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پڕە لە نمونەی گیانی بەخشندەیی و لێبوردەیی لەناو ئیسلامدا بەتایبەتیش لەناو ژیانی پێغەمبەردا ئەگەر بەپێی ئەم فەرموودانە بی یعنی بەخشندەی و لێبوردەی لەناو ئیسلامدا هیچ سنوورێکی نییە دکتۆر والله جا دەبێ بە پێم فەرمودانە بێ خی پەروەردگار لە ئێمەی دەوێ پابەندی قورآن و حەدیث بین پیامبری خوا علیه الصلاة والسلام دەفەرمێت تركت فيكم شيئين لن تضلوا ما إن تمسكتم بهما كتاب الله وسنتي من دوشتم بۆ بەجێهێشتون دەستیان پێ بگرن قەت گومڕا نابن قورآن و سنت بۆ حاڵی مسلمانان ئەمڕۆ وایە دژ بەیەکن ناکۆکن تەفرەقە لە بەینیاندایە لەگەڵ یەک باش نین خراپن هۆکارەکەوەیە لە قورآن و حەدیث دوورکەوتوینێتەوە ئەجینا کە دەست بە قورآن و حەدیثەوە بگرین واللهی برا دەبین یەکترمان خۆش دەوێ ئاشتی دەبێ لە بەینماندا چاکە لەگەڵ یەکتر دەکەین بە دوای غەڵەتی یەکتردا ناگەڕین لە شکاندنی یەکتر نابین و خوێنی یەکتر ناڕێژین بەڵێ قورآن و حەدیث وایان دەوێ بەڵام چی بکەین زۆرێک لە مسلمان بەداخەوە یا بێ ئاگایە لە قورآن و حەدیث یا ئەوەیە ئاگاداریشە بەڵام نەفسی ڕێگای پێنادا کە لێبوردەیی هەبێ بەڵکو دائیمەن حەزی لە ئینتیقام و تۆڵەسەندنەوەی بەداخەوە ئیدیشڵە بەرەفریقا ڕاست و درست دکتۆر زیاتر ئەمە باسی ئەجر و پاداشتی ئەوانەمان کرد کە گیانی لێبوردەییان زۆر بەرزە بەخشندن لە بەرامبەر خەڵکانێک کە هەتا ئەنێ مافی ئەوانیش دەخۆن ئەمە با زیاتر باسی سوودەکانی لێبوردەیی بکەین لە ناو دنیادا یعنی لە ژیانی ڕۆژانەی خەڵکدا و چ سوودێکیش دەبی بەگشتی لە بوو کۆمەلگا بە تایبەتش ئەگەر
باسی کۆمەڵگای کوردی و ئێستا بکەین. سوودی لێبوردەیی هەم بۆ تاک هەیە، ینی ئەو تاکەی ئەو کەسەی کە کەسێکی لێبوردە دەبێ هەم خۆی ئاسوودە و بەختەوەر دەبێ لە ژیانی دنیایدا جارێ و هەم کۆمەلگاش کۆمەلگایەکی ئاسوودە و بەختەوەر دەبێت. بۆ نمونە ئەو کەسێک کە صفەتی لێبوردن و عەفوکردنی هەیە خەڵک خۆشی دەوێت، خەڵک خۆشی دەوێت بۆ چونکە لە بەرامبەر دەبورێت. هەر کاتێک کە تۆ تەنازولت نەکرد لە حەقی خۆت، کە تۆ داوای هەموو حەقەکانی خۆت کرد، کە تۆ ڕوحی ئینتیقام و تۆڵەسەنەوەت تێدا هەبوو، ئەو کاتە شەحنا و بەغضا و تەڕق و کینە و دژمنایەتی لە بینی تۆ خەڵکدا دروست دەبێت، خۆت ئیسراحەت ناکەی، خۆت نەفست ئارام نابێت. بەڵام کە بێت و ڕوحی لێبوردنت هەبێ، سەماحەتت هەبێ، عەفوکردنت هەبێ، ئەو کاتە تۆ خۆت وەکو شخصی وەکو تاچی خۆت کەسێکی ئاسوودە دەبی، کەسێکی دڵخۆش دەبی، مرتاح دەبی و هەروەها لە ناو کۆمەڵگاشدا کەسێکی ڕێزلێنراو دەبی، خەڵک خۆشی دەبی، چونکە تۆ لە خەڵک دەبوریت. هەر کەسێک لە خەڵک ببوورێ، هەر کەسێک چاکە لەگەڵ خەڵکە، هەر کەسێک تەنازول لە حەقی خۆی کە لە بەرامبەر خەڵکدا، بێگومان ئەو خەڵکە خۆشیان دەوێت، ئەو خەڵکە ڕێزی لێ دەگرن، ئەو خەڵکەش بە چاچی سەیری دەکەن. ئەمە سوودەکانی بۆ تاک. ئەی بۆ کۆمەڵگا، هەر کۆمەڵگایەک صفەت و ڕەوشتی لێبوردن لە ناویاندا هەبێ، ئەو کۆمەڵگایە دوور دەبێت لە فیتنە، دوور دەبێت لە ئاژاوە، دوور دەبێت لە تەفرەقە و دوژمنایەتی. کۆمەڵگایەک دەبێت برایەتی لە ناودا ینی بڵاو دەبێتەوە و خۆشەویستی لە نێوانیاندا دەبێت، کۆمەڵگایەکی پتە و دەبن، کۆمەڵگایەکی بەهێز دەبن، لە جیاتی ئەوەی بە یەکەوە خەریک بن و یەکتر بشتێن و تۆڵە لە یەکتر بسنەوە و بەڵکو خەریکی ئەوە دەبن کارێکی خێر بکەن، ئاستی میلەت و وڵاتەکەیان بەرەو پێشتر و بەرەو بەرزتر بەرن. بەڵام کە ناکۆچی و ڕق و ئینتیقام و تۆڵەسەنەوە لە ناوماندا بوو، فریای ئەوە ناکەوی تۆ بەرەو پێش بچی، میلەتت بەرەو پێشەوە بەری، بەڵکو هەر خەریکی ئەوەی کە چۆن بەرامبەرەکەت بشتێنی، چۆن بەرامبەرەکەت بڕوخێنی، چۆن تۆڵەی لێ بکەیتەوە، چۆن خۆت سەرخەی. وای لێدێ میلەت هەر خەریکی یەکتر خواردن و بە یەکەوە خەریک بوون دەبێ، نەک خەریکی کاری باش و بەرەو پێشچوون بچێ. کەواتە کە صیفەتی لێبوردنمان هەبێ، بەڕاستی هەم تاکەکان و هەم کۆمەڵگاش ئاسوودە دەبن، بەختەوەر دەبن و خۆشحاڵ دەبن و برا دەبن و تەبا دەبن ئینشاءالله. باش دکتۆر ئێدی زۆر جار کەسانێک هەن دەیانەوێ ئێدی بەخشندە بن بەرامبەر ئەوانەی کە زوڵمیان لەوانە کرد، بەڵام دوای تەماشای دەکەن ئەگەر بچن داوای لێبوردن بکەن، یانیش بەخشندە بن لە بەرامبەریاندا، زاڵمەکەوا فکر دەکاتەوە کە ئەو لاوازە، لەبەر ئەوەش خەڵک نانەوێ زوو داوای لێبوردن لە یەکتر بکە. ئەی چون باسی ئەم بابەتە کراوە لە ناو ئیسلامدا، ئەگەر مەسەلەن خەڵک داوای لێبوردن نەکە، هەتا ئەوەی بەرامبەری حساب نەکە کەسەکە لاوازە. بەڵێ بێگومان، ینی لێبوردەیی لە بینی دوو شتدایە، لە بینی ڕەحمەت و چاکەکاری و لە بینی لاوازی و بێدەسەڵاتی. هەندێک کەس لێبوردەیی بەرامبەری چاک نییە، لەوانەیە ئەم هەلە بقۆزێتەوە ئیستیغلالت بکە، زیاتر ببێتە هۆکاری بڵاوبوونەوەی خراپە لە ناو کۆمەڵگادا. هەندێک کەس، بەڵام زۆرێک لە خەڵکیش بە فەزلی خوای گەورە کە تۆ لێبوردە دەبی بەرامبەری ئەم ڕۆژ بیر نەکاتەوە، سبەی بیر دەکاتەوە، بە ئیجابی وەری دەگرێت و سوودی لێ دەبینێت، بە خۆیدا دەچێتەوە، هانی دەدا بۆ ئەوەی ئەویش لەمە دووە چاکەکار بێ، بە دوای خراپەدا نەگەڕێ. کەواتە ئینسانی موسڵمان گرنگ ئەوە نییە خەڵک چیت پێ دەڵێ، گرنگ ئەوەیە تۆ لای خوای گەورە چۆنیت، گرنگ ئەوەیە تۆ کاری چاکە بکەی. زۆر جار هەیە ئینسان لەبەر لۆمەی خەڵکی خراپ واز لە کاری چاک دێنێ، نابێ مسلمان وابێ. مسلمان دەبێ هەدەفی ڕەزابوونی خوا بێ، گوێ بۆ نەدا فلان کەس یا فلان کەس چاچی بۆ دەڵێ خراپی بۆ دەڵێ. بۆیە ئێمە دەبێت لێبوردەییمان هەبێت، هەوڵ دەین ڕوحی لێبوردەیی لەبەر خاتری خوا لە ناو کۆمەڵگادا بڵاوکەینەوە. ڕاستە کەسانێک ئیستیغلالی ئەوە دەکا، یا کەسانێک ئەمە بە شێوە لاوازیەک و شێوە بێدەسەڵاتیەک لە قەڵم دەدا و نیشانی دەدا، بەڵام لای خوای گەورە بە لاوازی حسابنی ئەوە، وەلای کەسانی باشیش بە لاوازی حساب نییە، بەڵکو لێبوردەیی ئازایەتی و شەجاعەتی دەوێ. ئینسانی بەرز، ئینسانی بەهێز، ئینسانی بەتوانە، ئینسانی چاک دەتوانن لێبوردە بن، هەموو کەس ناتوانێت لێبوردە بێ. بۆیە لێبوردەیی لە حەقیقەتدا لاوازی و بێدەسەڵاتی نییە، لێبوردەیی ئەو پەڕی بەهێزی و توانایی و دان بە خۆداگریە، چونکە تۆ حەقێکت لەسەر بەرامبەرتە، بەرامبەرت زوڵمی لێ کردووی، جا زوڵمی جەستەیی بێ، زوڵمی پارە بێ، زوڵمی عرض و شخصیت بێ، کەچی لەگەڵ ئەوەشدا تۆ دان بە خۆت دادەگری، لەبەر خوا عەفوی دەکەی، لێی دەبووری. ئەمە بەڕاستی ئیمانێکی پتە و کەسایەتێکی بەهێزی دەوێ. کەواتە
ئەو شتەی وەسوەسەی شەیطان و قسەی خەڵک وامان لێ نەکە ئێمە لێبوردە نەبین. دائما لێبوردەبوون باشترە، چونکە خوای پەروەردگار هانی داوین بۆ لێبوردەیی وەلیعفو وەلیەصفەحو، با لێبوردە بن و هەروەها عەفو بکەن بەرامبەر ناتانوێ خوا لێتان خۆش بێ کەوا بن خوای گەورە لێتان خۆش دەبێ. بەڵێ وتم هەندێک حاڵاتی تایبەت و ئیستثنا و شاد هەیە، ئەو حاڵەتانە لێبوردەیی تیایدا باش نییە، ئەجینا بەگشتی لێبوردەیی چاکە. بۆ نمونە گەنجێکی متەهەویری سەرکەش سیارە لێ دەخڕێت و لە پیاوێک دەدا، لە ئافرەتێک دەدا، لە منداڵێک دەدا، ئایا لێی ببورین چاکترە یا ئەمە سزای خۆی وەربگرێ بۆی عاقڵ بێت و جاریشتر بە سەریعی و بە نایاسایی سیارە لێ نەخورێ؟ لەم حاڵەتەدا دەڵێن لێبوردەی باش نییە بۆ ئەو گەنجە متەهەویرە، بۆی دەرز وەربگرێ ئێشی پێبگات جارێکی تر بەو شێوە خراپە سیارە لێ نەخورێ. بۆ نمونە دکتۆر ئەمە زیاتر باسی ئەو نمونە شازانە دەکەین کە مەسەلەن گیانی لێبوردەی یانیش دەبی مافی خۆمان وەربگرین لە بەرامبەر ئەوانەی کە هەڵە دەکەن زیاتر باسی ئەو بابەتە دەکەین. دکتۆر عەبدوڵاتیف لەگەڵمان بمێنەرەوە لە سلێمانی، بەڵام ئێستا دەچینە لای هاوکارانمان هەم لە هەولێر هەمیش لە دووک بزانین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ڕۆژی شەشەم چاو هاتە دەرباسکردن لە ڕۆژی گرانڤە تایبەتیژی لە هەولێرێ وێ هەفکارێمە بەرگەشت وحی بشێوەیەکی ڕاستە خود گەلمەدەبە ژە دووکێژی وده حس کرد جه دهوکی و چکدار جمال بشه که راست خود یلم داده دلدسپی که چینه عالیه هفکار خوب برگشت و حیدی پراستشی مدویتش تکی بحث کن بریا برگشت یعنی بشتوی جه کنو که لیما بحثان دکر اف 8 سالن یعنی برگشتی رمضان نوا کردستان ده و نوا خیزان ده نکریه برگشت اف دمیت باش ایدی پشتی 8 رمضان دیریه اف ساله تو هیوا رمضان پیروز نوا خیزان ده در باستی ویراته برای 8 سالاته چابی و جدایی اوی وقتی گلنوکت تشتکید بینی و کامیراش بویته فرمو برگشت. شاف باش جوان راسي تشتكي هري بالكيشة بومن سرانج راكيشة كو بشتي 8 سالا أبا رمضان هشتي كومن كردستاني نادي بو أفصل از كردستاني ما جاك جالك بالكيشة أبي أس إيراد بينم جموجول خالكية قلبالغية خالكية دنا باجريدا جوازياوي أو كو أزنها بينم روش خوشتره أوداني زيادة تره يعني كيف خوشيا خالكي أجر روي أبوريه و كم بدله جموجولا خالكي قلبالغية خالكي دنا باجريدا دنا سنتريدا زيادة ترتة تبرش شاف جبلي هندي نهار رنگ خالكين جوازتر دبيني كو جبلي خالكين كرد خالكين ديكين هاتينا في ولاتي تجين تايبتي لهوليرا بايتخد كو جبلي عربان ولا هولاتين دين أوروبي جيلفرن لو ما أوي أزد بينم كل إيرا خالكي كإجار زور تيتا ديتن جوازيش أوانها بخو جوان لساعات هاش دم جمير هشت إيفاري شش إيفاري لأوروبا برانيا ماركت دكان باجرن أوروبا تينا داد خستن لأنها بشتي ساعات إيكيا أزد بينم قلبالغيك جلك خوشها براستي حسكت مروف لإيرا من تبع بشكل زور نكهر خلك بجن خلكت مازن بالكو ين بتشيك جي إيرانا خلكن جواز أزد بينم بنو منا كسكي إيرا بالكش يعني بالا من راكشا كومنديد زاروكاكا حتى في دمي يشيادا لولات أوروبا ساعات هشتونيف بتشيك يعني زاروك نفينن وكمل لبرسي أتول أول شيء كنت هنا نه بوچه هنا بوچه بابا دمك استاوي چاره تبابت همو شو بخود چی دهنی ها خوشت بروجي ابيد عافر بابد شيء لماليه حزينه كد خفت حزت كد بتشينان بوبينيد بابد بو نهاد كمان ماليه بابد تندرستي باشا خو هیچ عیبی نیه نخوش نیه بس حزینه کرده به خودی دارتی آفرین استاد چه ماله دچوی دوره مالتان نه نزیکا همون شو دچیناندینی نه هن جالم نار من دیابران براد دروا اگه خوبی که دیو دروی شوا باشا آفرین دبر بزاین حمید بیگره بزاین چون دروا او دچینانه کده باب ماله لەگەڵ ئەوەشدا لەبەش ئەوشدا ژوان من دەبێنم خەڵکێکی زۆر لێرەن دەوریان لێداوین حەزیان کردووە قسە بکەن بۆ کوردستان 24 دەمەوێت بپرسم بزانم ئەو کاتت باش ئێستا لێرەیت شەوانە دێتە ئێرە چۆنە؟ بەڵێ لێوڵا شەوان پاشی نوێژی عیشاوێت دەوری سەعات 9 شۆر دەکەم بۆ بازاڕی بۆچی دێن؟ وەڵی
بەتایبەت دێن تعجیلی بۆ تکە خواردن و بۆ لە کافتێریا دەنووشین لە شەو تکەی دەخۆن هەموو شەوان بەخۆی تعجیل بە تکەی بەناوبانگە هەموو شەوان دێن پاشەوەی کە کۆنکان دەکەین پاشەوەی کە مەسەلەن کافتێریا دەنووشین پاشان ساعت 12 لە بۆ یەکسەردانی تعجیل دەکەین دەبێت تکەکەی هەر بخۆین چارە نێ باشە بۆ لە ماڵی ناخۆی خواردنی دەستی دایک خوشک ئەو ئەوان زانین زۆر باوە یعنی لە تعجیل باوە سالانە لە یعنی لە زمانی وەنەبووە کە لە تعجیل ئەو شتە باوە بۆیە هەموو ساڵی ئەو شتە دووبارە دەویتەوە زۆر یعنی خۆشە زۆر سپاس تۆش لێرەیت بزانم بەخێراتی ئێستا ئەوە باسی کرد هەموو شەو تکە دەخۆم بەڵێ کەباب دەخوا ئەجە خوات زانێ باشە ئەو قڕز نییە بۆ سەرمەعیدە بۆ ئەو گەنجانە ئەو خەڵکە قورسە بەڵام ئێمە چۆ دەکەین ئەو بازار دەگەڕێت تا سێشە درنگایشە ناگەڕێنە ماڵەوە لەخوای بەزیاد لەسەر پێشبەرگە تکەی دەخۆی وەڵاهی شەردیە کارەی بەخۆم فەرمان بەرم فەرمانبەری بەڵێ لە حکومەت بەڵێ لەسەر داوامتان کەم بووتە وڵی من داوام لە حەجۆ منان دوایمە سیستەیمە فەرقی لەگەر هەولێر بەس داوام لێرەش کەم بوویتەوە عادەتەن سەعاتە کەم بووتەوە دەست خۆش زۆر سپاس ژوان ئەوەی دەبێنم لێرە جم و جۆڵێکی زۆر خەڵک لێرەیە من پێم خۆشە خەڵکی دیکەش لێرە قسە بکەن لەسەر چۆنێتی ئێرە تعجیلە بە یەکێک لە شوێنە هەرە ملیەکانی شاری هەولێر هەژمار دەکرێت لێرە ماستاو هاتوچوو دەکات تکەوە دانراوە خەڵکێکی زۆر لێرەیە بزانم ئەو خاوەنەی کە ئەو کارە دەکات لێرە بەشێکی زۆریان خەڵکی زانە جم و جۆڵێکی زۆر هەیە خەڵکێکی زۆر لە گۆشت لە خواردن جۆراها من دەمەوێت لەو بپرسم لەوانەی کە لێرە هاتوونەتە نان ئێستا کاک شێروان لێرەیە کە خواردنگەی ئەو کاتت باش هەربژی زۆر سپاس شەوانە زیاتر کام جۆری خواردن پڕمشتری ترە ینی خەڵکێکی زۆر دەیخوا بە جۆرەی منتیقەیمە زۆری لەسەر فاتەڕەش لەسەر گوان و ئەلێوەوانە سەرفیاتی بەردەوامە لێوە چییە؟ لێوە دەکە زیادە گۆشتێک لە جسمی حیوانی زیادە گۆشتەیە پێدەنێ ئەلێوە خۆت ئەزانی باری دارایی و ئابووری خەڵک ئێستا باش نییە زۆر جار بووە بڵێن لێرە هاوکاری ئەو خەڵکانە بکەم بۆ نمونە هەست دەکەی نەدارە ڕەوشی تەندروستی باش یان ڕەوشی مادیشی باش نیە ئێوە هاوکاریان دەکەن من شخصی خۆم دەرکە کرایەوە لە هەموو خەڵکێک من ناسم نەناسم ئەوەی هەبی نەبی زۆر احتیادە بێ بخوا و بڕوا زۆر احتیادیە ئەوەی فەقیرە ئەوەی نەبوونە بە هەموو ئەگەم یارمەتی دەم یان شخصی خۆم ئیدیش نازانەوە زار کەس بەوەی خۆی هەتا من برادێکی تر وەردەگرم حەزم لە فاتەڕەشەکە ئەگە فاتەڕەشێک لێ حازر بیسپاس دەکەم زەکەریا ئەو شیشە فاتەڕەشەی دامنا بدە جەماعەتی جا ژیوان لێرە مەسەلەی فاتەڕەش واتە تەحەلەک منتەقە بۆ دینەوە بێژنێت تەحەلەک لێرە پێ دەڵێن فاتەڕەش لە ڕووی تەندروستیەوە لە هەموو ئەوروپا ئەمە قەدەغەیە ینی ئەو چێشخانانەیە کە فاتەڕۆژ یان تەحەلەک تێنە فرۆتن یان دەیفرۆشن لەلایەن تەندروستی ئەو وڵاتە ئەوروپیانەوە قەدەغە کراوە لە کاتی بزانن هەر دوکانێک ئەو شتە دەفرۆشێت دوکانەکانیان پێدا دەخەن ئەمە جۆرێکە لە فاتەڕەشە من دەمێت تامشی کەم کە ئەمە خوێنێکی زۆری تێدا کامە بوو ئەوەی کە ویستی قسە بکە ئەتۆ بووی کامە بوو ئەمە بەڕێزت ئەو کاتت باش دەڵێن دەنگێکی خۆشی دینی تێ سووریدی ئاینی تێ بزانم شتێکم بۆ بڵێ جارێ عجيب شواوات الإيمان زيل عطر قلبك لنا وبغى تقربني نبيب ومن بايا الشورش قربان لك يلدا يضلي من جاني من قرباني تو يا رسول الله سپاس دەست خۆش زۆر سپاس من فاتەڕەشش کرد زۆر خۆم دەست خۆش بی هەرچەند لە ڕووی تەندروستیەوە باش نییە بەڵام من زۆرم حەز لە فاتەڕەشەیە ژیوان بۆیە ئەوەی کە دەبینێت تا درنگانی شەو هەندێک باز لەوە دەکەن تا بەرەبەیان لێرە خەڵک لێرە هەیە بەردەوامن ئەمە جۆری خواردنیشی زۆرە بۆ نمونەمە کێشکەیە دەتوانی بەپەلە ئەگەر پێم بڵێ جۆرە ئەو خواردانە چی ئەوەیان کۆترە ئەوەیان ڕەشوێلە ئەوە فروجە فروجی مریشی خۆمە سەر بڕای هەیە ئەوجا پۆڕ هەیە باڵێن سوچکە هەیە تمام بەرگەشت بەحیت ڕاستیجی دیارە تو گەلێکی کێفخۆشی دی پشتی هەشت ڕەمەزانی دیریێت سەڵاتمەوە خێزانە خۆ دە ڕەمەزانی دەڕاستی بروێژتەها دی فڕیش کەیفۆ دەهەند کەیفۆتەواتی لێ
جویر نکجی پاره خوی فاطرش واصل کی بتصحت به تفکر ما برگشت وحش شوی که راست خو ج تعجیل هولیر دیال ما دو زور سپاس بوده برای تماشاگران جا لهولیر امی برف دو کی و بچینو افکار ما چقدر جمال دیش میشه حاضره چقدر افدم تباش روزین ویژن خلکی دو کی همه قبیل به زیادتر هم بحثه نوا بازار دو کی اجداب کی دیدیاره توجیه کیف خوشی نظام چه اگر که توصای کیف خوش رو کامیراش بویته فرمو چقدر بله جمان دبنگو باش بی دیاره خوش امرو بجل گل کیف خوشیا بجین خلق خدا بید نوکه عمل بازارن روجت اینی نجوان که دیاره یعنی پیشیا نوکه لروجت اینی هل سریس پیده یازی دست پید کرله تایبتی جم بحثی مها رمضان بکن نوکه او بازار تود بینی جوان بجین شارع سریع جاده سریع یا پیشانگه ها که بازار روجت اینی الویره جوان وکو یا دیار بیشین همو جوره که بیشین کلوپلا هیل وره دیار اجی پشتی تایبتی جنب بحثی مها رمضانه بکن وره خارن لیته تفروتن جلن کون لیته نفروتن ینی لیته نفروتن هر تشته که یعنی تو داخواست بکن الاوی بازاری تیتا دیتن خلکه که گله که مازن یعنی قصاویرت کرد بونده بزانین اوی گنجی پیشیاکو جوان پیشیاکو ام بیشین بین خدمتا بینرین خل دهو که اوی گازی دیگر وره تو پشمان نابی یعنی پاره خود صرف بکه بونده کوچیکلیت توی بینه کرین بازار چه وایه بازار گله باشه زور معنون بواجی و في بشكي كرني وام حاس كاين بتر يعني خايب كرتن دام جي بتشول كاين خايجي بده گاوه چه گازید کرد وقتی تا گازید کرد ما خاي گازید کرد منم خوب ببن چکلیت دست خاي نشنام ماله چکلیت ما تخوشین گلک و چکلیت ما يعني يعني نت كافن جي كام فروشين مشكله خلق بازار فيري چه يعني فرق بازار فيري وبازار سيكي چيه يعني فرق فيري قالك يعني خلق فقير بخد تافير شطات كرتن يزنج يعني زيفينا تافيري هذا كي محتاج تافير بخد كرتن بازار فيري قال فرق شي سيكي دست خوش جوان يعني اگر ما وقت هبيتن فيري ديار كومكا گلكا گنجال فيري اوجي فيري بيشين بازار خود کن کار هک خلق مثلا تو گازید که وره پاره خود نبا مال بوش تو وقت بشی خوده همه تادین دا شيء شول هبيتنا راستين هنا شول بس با ما مشيت كان حوار هيك تشتكي هبيت بوناخون ما هيك انا اخو ما ديش لي كان بوناخون باران اري والله بترو كان جوان اوه هندک بیشین ورزش دوست الویره اوه جی ایسر اگر تو بیه ویره دمیتا باش بیت تو هات یا ویره چه ایسر یعنی تو هم وکو روزنامه وانه که کو بیشین نزیکی ورزشه تو چت کیل ویره ونی باشه بله زور سپاس چکدار سپاس بوده و جوانی جی استودیو اف بازاره که گلک خوشل وی بازاری دلیتا چوب خازیتن یه هی ام پشتی کش کاری خلاص بوین مزانی کو افروکه بازاره هات یا دانان الویره مفیا شوی هم سردانایی بکن براستی بازاره که وصایه یعنی چه دلیت ابخازیتن یه تدای همی تشجیبوهای که ارزانه بجین الویره یعنی تشتی مفیا یه دست مکتی بدیت نامن اف بازاره اگر برفرهتر لی بهتن اجبر کو جیوی پیچک برطانگیت اجب ترمبیلان اگر پراواستینن ده باشتر بیتن وکی دیشی خلکک وکوین بینن سردانا وی بازاری کریا و بازاره که تجیج خلکی گنج ویره هنه هر دیسان جی کسان دان عمر هنه بوی چنده کوپید وین خوی تروجانه وی بازاری بدست خوب بخن جوان دیاره یعنی وکو بیشین وا حولاتیا وکو ای سری وا دیار کرن الوی بازاری همی تشتک هیتا دیتن و اسد بجمتا جوان تو گله که خریبش دهو که پنجشنبه دهو که جیب ناودنگم با خوش یا خو اتخازن کتل پنجشنبه بیت اتگلمه دابیل دهو که بله دیش راجی پیوه کمل دیل پنجشنبه بیت افکارم کوام زورت و نوا برنامه دیدی جیبین روزه که دوات نوا خزانه داره رمضان در باس پراس جه شربت میوه جا خارنت مال جه از خریبیم زور سپاس افکار من چکدار جمال شوی که راستا خود نوا بازار عین آنکو میدان کا دهو که گلمه داوی زور سپاس بده بله تماشاگران اینجا ادامه برنامه خوب بردام کیت نوا ساعت یکم یا پاشی ودا و بردام جدی دکتر عبداللطیف احمد جی سلیمانی بردام گرم دا دکتر جان دوباره ام کاتت باش زیاتر هر باسی باوتی لبردی بخشنده بکن لمانگ رمضانی پیروز دابت تایبتی لمانگ رمضانی پیروز روزو گرتن تا چرا دیگ دبته هوی اوی یکتر قبول بکن داوای لبردن ل یکتر بکنو
گیانی بەخشندەی و لێبوردەیی لە بەرامبەر یەکترمان هەبێت. بێگومان ڕۆژوو کاریگەری زۆری هەیە بۆ ئەم بابەتە چونکە ئینسانی مسلمان بۆچی بە ڕۆژوو دەبێت بۆ ئەوە بە ڕۆژوو دەبێت کە خی گەورە لی خۆش بێ. پێغمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک مانجی ڕەمەزان بە ڕۆژوو بێ بە ئیمانەوە کە خی گەورە فەرزی کردووە لەسەری و چاوەڕێی ئەجر و پاداش کە چاوەڕێی ئەوە کە خواڵەی خۆش بێ ئەوە خی گەورە لە گوناهی ڕابردووی خۆش دەبێت. کەواتە مسلمان هەدەفی لە ڕۆژوو گرتن هەدەفێکی گەورەی ئەوەی کە خوا لە گوناهی خۆش بێت چونکە هەموو مرۆڤێک معڕەضە بۆ هەڵە و بۆ تاوان و کل بەنی ئادەمە خەتا. مانجی ڕەمەزان تەصفیەیە پاڵاوتەیە پاکردنەوەیە غەسل و شۆرینی گوناهەکانە کە مادام تۆ مەبەستت لێبوردنە ئەیخوای گەورە لەولاوە دەرگایەکی تری بۆ کردویتەوە پێت دەفەرمێت کە تۆ لە خەڵک ببووریت و خەڵک عەفوکەی ئەوە خوای گەورە لێت دەبورێ. حەدیثی ترمان هەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ خوای گەورە لە هەموو کەسێک خۆش دەبێت ئیلا ئەو کەسەی مشریک نەبێ شەریک بۆ خوا دادەنێت لەگەڵ خوا شتی تر دەپەرستێ وەلەو کەسەش کە بینه وبین ئەخیه شەحنا لە بینی ئەو برای مسلماندا ڕق و کینە و دوژمنایەتی هەیە کەواتە خوای گەورە لێخۆشبوونی خۆی ڕادەگرێت لەسەر لێبوردەیی کە تۆ لێبوردە بیت و لە براکەت ببووریت و سڵح و برایەتی و تەبایەتی دروستکەی خوای گەورە لێت دەبورێ. بۆیە مانجی ڕەمەزان وامان لێ دەکا بە ڕۆژوو بین بۆی خوا لێمان ببوورێ کەواتە هەدەفی مسلمان لێبوردنی خوایە. لێبوردنی خوش لەولاوە پەیوەستە بۆی کە تۆ لێبوردە بیت و سەماحەت و عەفو و سینگفراوانیت هەبێ بەرامبەر بە مسلمانان. دکتۆر وەکو ئێوە باستان کرد خوای گەورە لێبوردەیی خۆی یعنی ڕادەگرێت لە بەرامبەر ئەوەی هەتا ئیدی خەڵک داوای لێبوردن لە یەکتر بکەن. ئەگەر کەسێک زۆر مافی خەڵکانێکی خوارد بێت و دوای تەوبە بکات بەڵام ئەو خەڵکانەی کە مافی ئەوانی خواردووە ئیدی نەماون لە ژیاندا یعنی دەیەوێت بچێت داوای لێبوردن لەوان بکات بەڵام ئەوان نەماون یان لە شوێنێکی ترن ئەی چون تەوبەکردنی ئەوانە قبوڵە و بە شێوەیەک ئەوان داوای لێبوردن بکەن. ئەم خاڵە گرنگە بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆمان باز دەکات لە حەدیثێکدا پرسیاری لە سەحابەکان کرد فەرمووی ئەتەدرۆنە من المفلس فیکم دەزانن چێ ئینسانی مفلیسە. مفلیس لە کاروباری دنیادا دیارە سەحابەیەک سەر وەڵامیاندایەوە وتیان المفلس فینا من لا درهم له ولا متاع ئەوەیە کە نە درهەمێکی دەمێنێ نەکەل و پەلی دەمێنێ کابرا لە تیجارەتێکدا بازرگانیەک ئیفلاسی هێنا سەرمایەکەشی نەما نەک قازانجی نەکرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو فەرمووی نەخێر من باسی ئیفلاسی دنیا ناکەم ئیفلاسی قیامەت مفلیسی قیامەت دەزانن چێیە ئەو کەسێک کە ڕۆژی قیامەت دێت لە کردەوەی چاکەکانیدا نوێژی تێدایە ڕۆژی مانجی ڕەمەزانی گرتووە حەجی کردووە عیبادەتی کردووە بەڵام لەولاوە جنێوی بە کەسێک داوە لەولاوە ماڵی کەسێکی خواردووە لەولاوە لە کەسێکی داوە لەولاوە بوهتانی بۆ کەسێک کردووە غیبەتی کەسێکی کردووە بۆیە ئێستا حەسەنات و چاکەکانی بەسەر فلان و فلان و فلاندا تەوزیع دەکرێت خراپەی ئەوان بۆ ئەو دێت و چاکەی ئەوش بۆ ئەوان دەڕوە کەواتە ئینسانی مسلمان گرنگە داوای لێبوردن لە بەرامبەرەکەی بکە پێش ئەوەی کە ڕۆژی قیامەت بێ ئەو مانگە ڕەمەزانە هەمووی بە ڕۆژووبی بەڵام بۆ خۆت نابێت بە ڕۆژوو دەبیت تێگڕای مانجی ڕەمەزان بۆ فلانە کەسەکە غیبەتت کردووە فلانە کەس بوهتانت بۆ کردووە فلانە کەس ماڵت خواردووە فلانە کەس ئەزیەتت داوە بۆیە ئینسانی عاقڵ ئینسانی مسلمان نابێ ئیش بۆ غەیری خۆی بکە عیبادەت کا بەڵام سوودەکەی بۆ غەیری خۆی بێ ئەی چۆن وا بکەین عیبادەتەکانمان نوێژمان ڕۆژومان بۆ خۆمان بێ بەوە دەبێت کە تۆ زوڵم لە خەڵک نەکەی ئەی کە ڕوویدا و زوڵمت کرد لە خەڵک ماڵی خەڵکت خوارد حەقی خەڵکت خوارد تانەوتە شەرت لە خەڵکدا سومعەت و کەرامەتی خەڵکت لەکەدار کرد جا زوڵم سێ جۆری هەیە زوڵم لە نەفسی بکەی زوڵم لە ماڵی بکەی یا زوڵم لە کەسایەتی و عەرضی بکەی ئەوە حەقی خەڵکت کەوتە سەر پێش ئەوەی بمرێت بڕۆ داوای لێبوردنی لێ بکە لێت ببوورێ کە حەقێکی لایە بیگەڕێنیتەوە و کە بە خراپ باست کردووە بە باش باسی کە لە مۆدووە ئەی کە مردبوو وەرەسەکەی ماوە دەبێت بچی کە ماڵێکی دنیایی بێ لەسرت بێ بیگەڕێنیتەوە بۆ میراتگرەکانی ئەگەر حەقی شەخصیش بێ دەبێت دوعای خێری بۆ بکەی و بە باش باسیکەی بەڵکو خوای گەورە لێت ببوورێ. ئەی دکتۆر ئەگەر کەسێکی کوشت بێت ئەمدەن دوای ئەوە ئەدی تەوبە بکە ئەو بکوژە بچێت داوای لێبوردن لە وەرسەکەی بکەیانێ لە بنەماڵ و منداڵەکانی ئەگەر ئەوانیش داوای لێبوردنەکەی قبول بکەن ئەدی مافی کوژراوەکە چی لێ دێت لە ڕۆژی قیامەت چون مافی ئەو وەردەگیرێت مافی کوژراو دەمێنێت بێگومان چونکە هەر کەسێک دەکوژێ سێ حەقی دەکەوێتە سەر حەقی خوا کە بێشەرعی کردو خوای گەورە قەتلی حرام کردو کوشتنی حرام کردو کردی و حەقی کوژراوەکەش و حەقی کەسوکاری کوژراویش کاتێک کە تەوبە دەکەیت
ئەوە حەقی خوا لەسرت لا دەچێ و حەقی کەس و کاریش کە عەفویان کردی ئەویشت لەسەر لا دەچێ بەڵام حەقی کوژراو دەمێنێ لە حەدیثی صحیحدا هاتووە ڕۆژی قیامەت کابرای کوژراو دێشکایەت لای خوای گەورە دەکات دەفەرمێ یا ڕەبی سەل هذا لیمە قەتەلنی ئەی خوایە پرسیار لەوە بکە منی بۆ کوژ لە ژیانی دنیادا جا ئەگەر ئەو عەبدە بکوژە لە دنیادا تۆبەیەکی نەسوحی کردبێ بەڕاستی گەڕابێتەوە لای خوا کە سوکاری مرد و عەفویان کردبێ خوای پەروەردگار بە کوژراوەکە دەڵێ بەچی تۆ ڕازی دەبی حەقی تۆ چەندێکە ئەوە خوای پەروەردگار بە زیاترەوە دەیداتێ بۆ ئەوەی سوڵحی بەینیان بکات و کوژراوەکەش ئەو حەقی کە هەیەی لە دەستی نەچێ خوای گەورە بۆ خۆی دەیداتێ و پلەی بەرز دەکاتەوە ئینشاءالله. ئەی دکتور بۆ کەسانێک مەسەلەن خەڵکی ئەو مافخورا و دەچن داوای لێبوردن لە یعنی ئەوانە بەنێ مەقسەدم ئەوەیە کەسێک مافی کەسێکی دی خواردبێ دەچی داوای لێبوردن دەکە بەڵام ماف خوراوەکە داوای لێبوردنەکەی قبول ناکات و دەرگا لە ناو یعنی چاوانی قپات دەکە یعنی داوای لێبوردنەکەی قبول ناکە ئەوانە بە گونا حساب لەسەر دەکرێ یانی ژنە. واللهی باش وایە قبوڵی کات باش وایە ئینسان لێبوردە بێت کەسێک کە داوای لێبوردنی لێکردیت لێ ببووریت. نمونەیەکی زۆر زیندومان هەیە لەسەر ئەوە ئەبوو بەکری سەدیق ڕەزای خوای گەورەی لێبێت کاتێک کە بوهتان بۆ کچەکەی کرا کە عائیشەیە دایکی ئیمانداران ڕەزای خوای لێبێ و خێزانی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام تۆمەتێکیان بۆ کرد منافقەکان کە گوایە کاری فاحیشە و خراپەی کردووە و بەری ئەو پاکە لەوە منافقەکانم تۆمەت و بوهتانەیان کرد کەچی لەولاوە هەندێک مسلمانی ساویلکەش ئەو شایعە و درۆ دەلەسەیان بەڕاست زانی و ئەوانیش بڵاویان کردەوە یەکێک لەوانە ناوی مستەح بوو مستەح کە پێش ئەوەی ئەم تۆمەتە بکات بڵاوی بکاتەوە ئەبوو بەکری باوکی عائیشە بەردەوام یارمەتی دەدا و پارەی دەدا پێی کەچی لەگەڵ ئەوەشدا چاکەکەی پاداشتی چاکەدانەوەی ئەوە بوو تۆمەتی بۆ کچەکەی ئەبوو بەکر دروست کرد ڕەزای خۆیان لێبێ خوای پەروەردگار یعنی کاتێک ئەوە ڕوویدا ئەبوو بەکر تووڕە بوو لە یوتی سوێندی خواروتی من جاریش تر چاکە لەگەڵ تۆ ناکەم من چاکەم لەگەڵ کردی چوی تۆمەتت بۆ کچەکەم دروست کرد خوای پەروەردگار ئاەتی ناردە خوارەوە فەرمووی ئەی وەلا یەئتەلی ئولو الفەضلی ئەو کەسانەی کە خاوەنی فەضڵن خاوەنی چاکەن با سوێن نەخۆن لەسەر ئەوەی کە چاکە نەکەن لەگەڵ بەرامبەرەکەیان بەرامبەر هەرچەندە خراپەشی کرد مادەم داوای لێبوردنی کرد و تەوبەی کرد ئەی ئەبوو بەکر تۆش عەفویکە و بەردەوام چاکەی لەگەڵ بکەوە ئەبوو بەکر ڕەزای خوای گەورە لەبێ وەکو جاران هاتەوە چاکەی لەگەڵ دەکردەوە کە پێشتریش چ تاوانێکی کرد بەرامبەر بە کچەکەی کەواتە سیفەتی لێبوردنمان هەبێ باشترە بەڵام ئەگەر کەسێک بڵێ من لی نابورم حەقی خۆمە و لی نابورم بۆ قیامەتەڵی دەگرم ئەو مافی خۆیەتی دەتوانێت وا بکات دەتوانێت ئەو بکات بەڵام کامیان باشترە لە بەرامبەرەکەی ببورێت یا هەڵیگرێ بۆ قیامەتی دەڵێن کە هەڵیگری بۆ قیامەتی تۆ حەقت هەیە بە ئەندازەی ئەوەی کە مافی تۆی خواردووە مادی یا معنەوی ڕۆژی قیامەت وەری دەگریتەوە ئەی کە عەفوی کەیت و لێی ببووریت ئەوە خوای پەروەردگار زیاتر لەو مافەی خۆت بەنسیبت دەکا و لە تۆش دەبورێ و عەفوت دەکا بۆیە لێبوردنەکە باشترە ئینشاءالله. ئەی دکتۆر ئێمە باسی شێوازی داوای لێبوردن یان گیانی لێبوردەی بکەین مەسەلەن کەسێک مافی مەی خواردیە چون مەقسەدم ئەوەیە ئێمە مافی خەڵکێکمان خوارد بێت چون بچین داوای لێبوردن دەکەین بە شێوازێک چون قسەی لەگەڵ بکەین یعنی بووی ئاشکرا بکەین کە مافەکەی ئەومان خواردیە. دوو حاڵەت هەیە حاڵەتێکیان ئەوەیە کە تۆ بچیت خۆت ئاشکراکەیت و خۆت کەشفکەی لای کابرا لەوانەیە فیتنەیەکی لێ واقع بێت لەوانەیە بەرامبەر تەحملی نەکا نەزانێت کە تۆی ئەو غەدرت کردووە لەوانەیە کێشەیەکی گەورە دروست بێت بۆیە ئەمەیان ناڕاستە و خۆ هەوڵدەی بگەیت بە خاوەنی حەقەکە و داوای لێبوردنی لێ بکرێت و عەفوت کات و مافەکەی بۆ بجێڕیتەوە و لە ڕێگایەکی وەکوتمان ناڕاستە و خۆ کەسانێ بکەیتە واستە لەو بینەدا ئەگەر زانیشت ئاساییە بۆ خۆت ڕاستە و خۆ بچیت لەگەڵی داوای لێبوردنی پلێ بکەیت ئەمەیان پێویستە چاکترە بۆی کابرا هیچ لە دڵیدا نەمێنێ و عەفوت کا و لێت ببوورێ ئەگەر ئەوەشیان نەبوو ئەوە تۆ بە هەر شێوازێک بێ مەثەلەن پارەیە بیگەڕێنی تۆ بۆی شەر نییە بڵێ منم و بینی خۆت و خوش داوای لێبوردن لە خوای گەورە بکە خوایە لێم ببووری و دوعای خێریش بۆ ئەو کەسە بکە کە تۆ زوڵمت لێ کردووە بۆ لە بەرامبەری چیدا لە بەرامبەری ئەو ناحەقی کە بەرامبەرت کردووە. ئەی دکتور ئەوە زیاتر لە ناو ئیسلامدا ئەو گیانی لێبوردەی و بەخشندەی لە ناو ئیسلامدا لە نێوان مسلماناندا ئێمە باسمان کرد زیاتر باسی بابەتی گیانی لێبوردەی و بەخشندەی بکەین بەرامبەر کەسانی غەیرە مسلمان لەگەڵ ئەدیانەکانی تر چون پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردەوە لە ناو ژیانیشدا چون بووە لەگەڵ ئاینەکانی تریش. ئەگەر سەیری ئاەتەکانی قورئان بکەین
سەیری ژیانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام و سەیری سەحابە و تابعین بکەین ڕەزای خوای گەورەیان لێبێ. بۆمان دەردەکەوێت کە لێبوردن تەنها بەرامبەر مسلمان نییە، چاکەکردن تەنها بەرامبەر مسلمان نییە، بەڵکو بەرامبەر غەیری مسلمانیشە. خوای پەروەردگار لە قورآن پیرۆزەکەیدا دەفەرمێن لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم. خوای گەورە نەهیتان لێ ناکە، لێتان قەدەغە ناکە کە ئێوە عادل و دادپەروەر بن، بگرە لە عادل و دادپەروەری زیاتر چاکەکاریش بن لەگەڵ ئەو غەیرە دینانە ئەو نامسڵمانانەی کە نەدژایەتیتان دەکەن لەسەر دینەکەتان نە لەمە زوڵمیشتان لێ دەکەن. یعنی بۆ نمونە من لە وڵاتێکدا دەژیم، ئەو وڵاتە بە بۆ نمونە نەسڕانی تێدایە، گاوری تێدایە، جوولەکەی تێدایە، هەرچی تێدا بێ غەیرە دین، مادام دژایەتی دینەکەم ناکات و مادام زوڵ مستەم لێ ناکە، نابێ منیش زوڵ مستەمی لێ بکەم. بگرە ئەگەر چاکەشی بەرامبەر بکەم، خوای گەورە ئەوەی پێخۆشە کە تۆ چاکەشی بەرامبەر بکەیت، چونکە چاکەی تۆ ڕەوش جوانی تۆ لەگەڵی دەبێتە هۆی هیدایەتدانی و ڕاکێشانی بەرەو ئیسلام. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەساسترین حاڵەتدا کە کاتی غەزاکردن و جیهادکردن بووە، واش فەرموویەتی وریابن ئیلا ئەو کەسێک کە دەتان کوژێ بێکوژن، پیرەمێرد دەستکاری نەکەن، ئافرەت دەستکاری نەکەن، منداڵ دەستکاری نەکەن، پەرستگاکانیان کە پەرستگای ئیسلام نییە، مزگەوت نییە، پەرستگاکانیشیان نەڕوخێنن، درەختیان نەسووتێنن، ماڵیان لێ کاول نەکەن. یعنی ئەم لێبوردەیە و هەر کەسێک کە تەسلیم دەبێت نەچن بیکوژن. لە کاتی جەنجیشدا چه جای لە کاتی شوێنەییدا کە تۆ لەگەڵ کەسێکی غەیرەدین هیچ کێشەیەکت نییە، یعنی ناچێت ڕێگری دینت لێ بکە یا زوڵمت لێ بکە، دەبێت لێبوردەبی. عومەری کوڕ خەتاب ڕەزای خوای گەورەی لێبێ کە یا یەکێک لە سەحابەکان عەبدوڵای کوڕی عەمر ڕۆژێکیان حیوان مەڕێکیان سەربڕی بوو کە هاتەوە وتی بۆ جیرانە جوولەکەکەم ناردووتانە، بۆ جیرانە جوولەکەکەم بەشتان ناردووە بۆی بنێرن، با جوولەکەش بێ مادام جیرانە دەبێت چاکەی لەگەڵ بکەن. عومەری کوڕ خەتاب ڕەزای خوای پەروەردگاری لێبێ وەسیەتی کرد بۆ خەلیفەی دوای خۆی لەگەڵ ئەهلی کتاب واتە لەگەڵ جوولەکە لەگەڵ گاورەکان کە پێیان دەڵێن دیان و مەسیحی لەگەڵ ئەوان باش بن، هەر کەسێکیان کە پیرن پەکەوتەنە توانایان نییە ئەوە لە بەیتولمالی مسلمانان دەبێت یارمەتیان دەن، هاوکاریان بکەن. نمونەی زۆرمان هەیە لەسەر ئەوەی کە ئیسلام لەگەڵ چاکەکاری و لێبوردەیدایە. لە ماوەی ڕابردوودا زیاتر باسی داوای لێبوردن لە بینی بەندەکانمان کرد. ئەی چون داوای لێبوردن لە خوا بکەین ئەگەر مافێکی خوامان خوارد بێت، یعنی ڕۆژێکمان نەگرت بێت، یعنی ژنوێژێکمان نەکرد بێت، بە گشتی گوناحی زۆرمان کرد بێت لە پێشتر. براکەم خوای گەورە دەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. فرمي أي محمد عليه الصلاة والسلام أو محمدي كخواي قورا برحمة ناردي بو تقرأي خلق وما أرسلناك إلا رحمة للعالمين. أي محمد بوك سانبله صلاة والسلام إخوالي السربي الذين أسرفوا على أنفسهم كزور زيد رويان كردوا لقناه دا نك قناهيان كردوا بس زيد رويان كردوا واتهيج قناه نما ونيكن بوانش بلي بوانا بيان بلي لا تقنطوا من رحمة الله للرحمة إخوة بأميد مبن إن الله يغفر الذنوب جميعا إخوة لهم قناهك دبوره بويا إنساني مسلمان هرچند تاوان بارج بأميد نبي لرحمة إخوة تاوانت كردو توبة بك أخوائك تي غفورة أخوائك تي رحيمة أخوائك تي عفوة كريمة توابة بويا إنساني مسلمان قرنقوي براستي توبة بك ودز لتاوانكي هلقري وكاري كواجب طاعتي لدست شو بيكات لموضوع كاري شاكا بكات أجر وابكيت فأولئك يبدل الله سيئاتهم حسنات خوي يقول خلاص كان يشد بودك قرب شاكا إن شاء الله ولا دبوا أفدق وأف ساعات وأف شب وأف هيفا بجشتي ببتخالك دست بكي دي هم جيان اللي بردي بخشن دايل دف مزدب هم دخاز اللي برينش هفدوب كينو يدي خدي إن شاء الله جونين ما خوش بتو غنيت ما بغفرين تو يدي أم جشتي دخاز اللي برينش هفدوب كين أجل فيري دخاز اللي برينش هر كاسي كم من موافق خارب الدكتور عبد اللطيف أحمد بانخواس منيش بهمانشي وأخوالي ما بو شاري السليمانية ولا قلمان بوي زور سباس بو جنابتان دكتور جان سپاس بۆ خی گەورە لە پاشان سپاس بۆ ئێوەش بۆ بینەرانیش خوات زیاتان داتەوە السلام علیکم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. ولی تماشاوان هنجا ایدیاف مجاره یکم بو مجاره آینی مدگر دکتر عبداللطیف احمد جسلیمانی زیادتر بحثی گیان لی بردهی بخشنده کری انشالله که من بحث لیکری ایدیش اروپی و ام دست بکین داخل لیبرینش هفدو بکین و داخل لیبرینت برانبرش دا ایدیم قبیل کین دا کو ایدی خود جانما خوشتر لبکت برنامه پاشیف بردامه و ام دی نهاجی برف نافچه سیورگی آرحای و بچین زیادتر ام دی بحثا بازاری کین کاچا روجاوا باشور جی ما بحث کر ایدی گرانی هیا و خلق جی دلگرانم برانبری في گرانی بتای بچی تای رمضان ده یعنی بازاری گرمه ولی پا گرانی هیا رهای جی اف گازنده خلکی هیا بیژن هندتش گله گران بینه پیجایی که یعنی بازار
هم بکر هم جی یعنی فروشیار کاری کاری هفدو بنداک و هی وکار رمضان تجی خیر و برکت مهبتو پاشیف بردامه Di deverên Kurdan di rojê de ji bo paşîv û fitarê ji bilî xurekên sereke herî zêde xurme, mewîj, mişmiş û dims tê bikaranîn. Ji ber vê yekê jî bazirganan di gelek bajaran amadekariyên xwe beriya Remezanê qedandin. Ji wan cihên ku kara rojê lê zêde yek jî sêwrega Rihayê ye. Bazirganan li û lebata îsal bi kêfxweşî pêşwazî kir. Lê welatî di warê aborî de îsal destengin. مادن بازاریم توش مشتاق دارن توش نورمالی اولی پر چامک پر بابو آن کی کتیه باشه 2 میلیون کی ایسو دگرن باجان دگرن هر تش بو مالیم دگرن İsal inki daha tışbayi %25 daha bayi İsal açın şamık milyon ki bu İsal milyon 2 milyonu İsot milyon ki bu salaçını İsal milyon 2 milyonu İsal inki daha tışbahan kalkeme hazır gıya Ramazan edik خوش yani minak davet yani bir Ji bilî fitarê xurekên sereke jî di meha rojê de wek mehêndin zêdetir tên xwarin lê bihabûn di wan de jî çêbûye. Kîloya bacanên sor û ya îsotên şîn di Remezana par de bi 1 lîreyê Tirkî yê goştê sor jî 28 lîreyê dihate firotin. Lê îsal bacan û îsot bi 1.5 lîreyî goşt jî bi 34 lîreyê tê firotin. Ev bihayên bilind bo bütçeya welatiyan giran tê û ew ji ber vê yekê jî nikarin hemû pêdiviyên xwe bicihbînin. Geçen sene fiyatları 28. Par kiloya goşt bi 28 lirayê bû lê îsal biha bû û derket 34 liraya. Li sêwregê gelek kesên xizan hene û nikarin goşt bikirin. Karê me wek sala borînî ne, kirîn û firotin pir ketiye. Li Sêwregê bihayên xurmeyan di navbera 10 û 40 lîreyê Tirkî, ya hingiv 40 lîreyî û ya dims jî 15 lîreyî ye. Li gorî par bihayê hingiv zêde bûye û vê yekê jî li ser bazara wê bandoreke neyînî pêk aniye. Welatî li gel bihayên zêde ji ber giringiya mehê dîsa jî eleqeyeke baş nîşanê sûk û bazarên Sêwregê didin. بله تماشاوان و گوهدارین عزیز یعنی کردستان بسیار هر جهه که هیله بنیدی برنامه پاشیف و هفته شوی که راست خود ساعت خود دوام دا بردام دکه دید تشتک بیرامون چو بیل دست بکا برنامه ایل برگه ها پنج خلق ده هاتا بیرامون اوجی روژا جهانی آزارو که ولو در باز بی یعنی روژا خدا چکی ایکی شش بی نها دوی ششل پیروز بس لتوای آزارو که این جهان طیبتی جین هر چار پارچین کردستان پیویا جیان که خوشتر جبوی همی زاروکین جهان طیبتی جلوان ولاتان وین پرزگری کو شر و آلوزی هین برف جهان که خوشتر ان شاء الله التروجن به و ساعتين به جبوی همی زاروکان برای تماشاگران جایدی ساعت دوم یا برنامه پاشیوه دوی که هر جار یا دیار پاشیوه در بازدوش دام بحثا مجارک و تورک تندرستی کریه ابروکج خود حس که تنده بحثا روزی گرتن و کاریگری ویل سر درون روزی گیرا که حتی چرا ده جالی تندرستی و درون وان کسین روزی گرت هیوا رمضان پیروز دا لدم روزی گرتنی و حتی پشتی هنگی که چند کاریگری سر درون وان بشوی که باش ده هوا هم ده خود حس که پشتی پاکیجا که دیگه دکتر فیصل مصطفی ابراهیم اسپوری نخوشین درونی هم دوی بابتی بحث کین و پیویا درونه که باش وارم جبوی همی روزی گیرا ده همی روزان دا دنها جی برف بابت کی و بچین او جی ادی همی روزی گر طیبتی جی پشتی دما فتاری بخول جایی که آرام گرهنده کو درون خو آرام بکن چند ساعته کن آرام بنا و کشه که آرام دا در باز بکن راستیش جه من گله خوشه چه پرزگری کنین طیبتی هم بو ورزشوانو بحثکین جبوی ورزش کرنی او جبو بخول جایی که وصای آرام گرهن هم دا درون وان آرام جد هم جی ورزش خود نواهی و رمضان دا بکن نوا حولی را پایتخت هرم کردستان اجدا ادی جایی که هری دیار هی او جی پارکا شهید سامی عبدالرحمن جماره که زوریا خلکی سردانا پارکت کن جوی انجام دانا ورزشه برف پارکا شهید سامی عبدالرحمن و بحث کرنا ورزش جوالی خلکی و نوا پارک دا و برنامه پاشیف بردام که هنجی بردام گل مداو لدوای بربانگو شکاندنی روژکانیان پول خویان دگین ایرا پارکی سامی عبدالرحمن لشوانی رمضان دمەی دێت لەو کەسانەی کە دەیانەوێت لەم مانگە بە وەرزشکردن کێشیان دابەزێنن.
لەم شوێنە سەرجەم تەمەنەکان دەمینرێن هەریەکە و بە جۆرێک خەریکی ڕاکردنە. بەشێک لەم ڕاکەرانێک کە لە مانگی ڕەمەزان ئەم شوێنان بۆ وەرزکردن هەڵبژاردووە دەڵێن کەشوهەوە و ئارامی ئێرە وامان لێ دەکات لە شوێنێکی دوورەوە خۆمان بگەینە ئەم پارکە. لە ڕووی برێن زۆربەی ئێرە یاریزانن کە ئەوش دافعەکە لەوەی بە بەردەوام بی هەروە لە کەشوهەواکە یعنی لە ڕووی باورێن تەندروستی و ئۆکسجین و ئەو بابەتانە سوودێکی تایبەتی بەڕاستی استفادەی زیاترە لە شوێنەکانی کە وەکەوە یەکەم شت گەرم نییە، دووەم شت مەسافەکەی زۆرە، دەتوانم برێم کیلۆمەترێک و نیوە تقریبان. شوێنەکی باشە خۆشە، هەست بە ئارامی دەکەی. ئارامی ئەم پارکە وای کردووە کە خانمانی شان بەشانی پیاوان ئەم شوێنە بە وەرزشکردن هەڵبژێرن و لە شەوانی ڕەمەزان خۆیان بگەینە تراکەکانی ئەم پارکە. یعنی بەعکسەوە ئەوەندەی ڕێز بۆ ئافرەت دادەندرێ بەڕای من، یعنی پیاوەکان کە دەبینن ئافرەتەکە یەکسەر خۆیان لا دەدەن یاخود شوێنی بۆ دەکەن یاخود سەریان بڵند ناکەن نەخێر زۆر 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 گونجاوە بەڕای من. هەردەم شوێنەی کە ڕاکەران ڕادەکەن بەشێک لە کارمەندان کە لەلایەن ئیدارەی پارکەوە دانراوە ڕێنمایی تایبەت بە ڕاکەران دەدەن. بە چاودێرەکانی خۆمان دەڕێن، چاودێرەکان ڕێنمایی خەڵک دەکەن زیاتر بۆ هاوکاری ئەوانە ئەوانی کە وەرزش دەکەن. مەسەڵەن ئێرە تاتانە شوێنێکی نەرمە خەڵک بۆ دێ لێرە وەرزش دەکاتە مەسە پشتی نێشیتن جەیەکە تۆ بیە ناوی خەڵکێک بە پێرایی باتە بێتن مەسە. دوجار ئەم پارکە بۆتە شوێنێکی ئارام بۆ هەموو ئەوانەی کە بەنیازن لە مانگی ڕەمەزان ساتێک بۆ وەرزشکردن تەرخان بکەن. دەرباز ئەحمەد، کوردستان 24 هەولێر. ڕاستیژی هەم جهێکی ئارام هەمژی کەشوهەوایەکی خۆش نەوە پارکە شهید سامی عبدالرحمان هەیە پیدیا سەرکەفتنی بۆ هەمی وەرزشوانان و پیدیاوە وەیەکیژی ئەف کەسێن هەتانە کە وەرزش نەکری تایبەتیشی ئەس بەحسێ خۆشی بکەم گوێیەکە ڕۆژین بێت ئەس دەست وەرزشکردنی بکەم داکو تەندروستیەکە باشتر مەهەوێت. برای تەماشاوان نێژەیە دیوەکی بەریا وێ پاکێژێ مە بەحث کری خودی حەز کە تەمێت گەل دکتۆر فەیسەڵ مستەفا ئیبراهیم بەسپورێ نەخۆشیên دەرونی ئەم دێ بەحسا کاریگەریە ڕۆژیگرتنی لەسەر دەرونێکین دکتۆر زۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس باسمان کرد دی سەرەتا دەمەوێت پیرۆزبایتان لێ بکەم بەبوونەی سپاس دەکەین لە تش پیرۆز بێ و لەسەر زانستافی ئەم بەرنامە بابەت بەگشتی سەرەتا دەمەوێت باسی نەخۆشیەکانی دەرونی بکەین چەند دوور نەخۆشی دەرونیمان هەیە کە ئینسان توش دەبێت ئەگەر خوا نەخواستە. بەڵێ دەست خۆش زۆر سپاس. بەڵام پێشەوەی باسی نەخۆشی دەرونی بکەین من حەز دەکەم باسی مرۆڤی تەندروست بکەین. مرۆڤی تەندروست مرۆڤی تەندروست چۆنە چۆن بیناسینەوە. مرۆڤی تەندروست بریتە لەوەی کە لەلایەنی جەستەیی و دەرونیەوە تەندروست بێت واتان نەک تەنها لەلایەنی جەستەیەوە واتەنانی جەستەی و دەرونیەوە تەندروست بێت هەروەها بتوانێت لەگەڵ دەوروبەری خۆیدا کارلێک بکاتن و خۆی بگونجێنێت. واتە دەبێت ئەم سێ ڕەوشتەی تێدا بێتن لایەنی جەستەیی لایەنی دەرونی و بتوانێت لەگەڵ دەوروبەری خۆشیدا خۆی بگونجێنێت وە کارلێک بک بتوانێت. دکتۆر لێرە یەک مشکل هەیە ئەوانەی جەستەییان تەندروستن دیارن بەڵام ئەگەر دەرونیە کەسێک تەندروست نەبی چون بزانین ئەوە مشکلێکی تەندروستی دەرونیان هەیە. بەڵێ ئەو جێستا بابینە سەر ئەو کەسانێک کە تەندروستی دەرونیان باشێ چۆن پێناسە بکەین. بریتین لەو کەسانەی کە لایەنی تەندروستی دەرونیان سەقامگیر نییە. سەقامگیرنی و چەند نیشانەیەکی دەرونیان لێ بە دەردەکەوێتن کە بریتێ لامیشە زوو هیلاک بوون، شەکەتی، تێکچوونی خەو، تێکچوونی خواردن و هەروەها زیادبوونی پاڵەپەسۆی دەرونی لەسەر خۆیان زیاد دەکەن یاخود دەوروبەر کاریگەرێت دەبێت یاخود بە هەر شێوەیەک بێت یاخود چەند نیشانەیەکی تر وەکو لە بیرچوونەوە و هەروەها بیرۆکەی خۆکوشتن و چەند نیشانەیەکی تر وەکو کەمبوونەوەی تەرکیز و لە دەستدانی کێش و هەتا دوایێ. چه هو ئەگەر هەن زیاتر کەسێک تووشی نەخۆشی دەرونی بیت چوا دەکات کەسێک کە تەندروستیەکی باشە دەرونێکی تەندروستی هەیە بەڵام دوای تووشی ئەم نەخۆشیانە دەبێت توش دەبێت. بەڵێ لە ڕاستی دایمە زۆر هۆکارمان هەیە بۆ توشبوونی تاک بە نەخۆشیە دەرونیەکان یەک لەوانە بۆ ماوەیە ئەبینی کەسێک هەیە سەقامگیرە و هیچ کێشەی نییە و کەسێکی سەلامەتە لە ڕووی تەندروستی جەستەی و دەرونیەوە بەڵام لە ناکاو تووشی نەخۆشیێکی دەرونی ئەبێتن بۆ چونکە کاریگەری بۆ ماوەی هەیە لەسەری
لەوان دەگوازرێتەوە بۆ بەڵێ مای دەگوازرێتەوە لە ڕێگەی بۆهێلەکانەوە کە لەسەر کڕۆمۆسۆمەکان هەیە دەگوازرێتەوە لە ئەندامەکانی خێزانی بۆ خۆی بۆنێ لەوانێت تاکێک لەو خێزانە توش هەبێ لەو تاکە و گوازرابێتەوە جات چ بابە چ داکە یاخود برایە خوشکە مامە خاڵە ئەوانە بە دەرەجە یەکەمی خێزاندا ئەندرێن کە نەخۆشەکە دەگوازنەوە بۆ کەسی دوای خۆیان بەڵێ ئەوە بۆ ماوەی هۆکاری ترمانی هۆکاری دەوروبەر هۆکاری دەوروبەر یاخود هۆکاری ژینگەیی ئەوی زۆر هۆکار دەگرێتە خۆی لەوانە یەکێک بۆ نمونە کێشەیەکی هەبێتن جە هەر کێشێک بێت ئەو کێشەیە سیاسی بێت یا کێشەکە خێزانی بێت یاخود کۆمەڵایەتی بێت هەر کێشەیەکی هەبێتن یاخود کێشەی خۆشەویستی بێت ئەم کێشەیە زۆر جار گەورە دەبێت لە ڕادەبەدەر ئەبێت یاخود سەرەتا بە دوای چارەسەردا ناگەڕێتن بەرەبەرە کۆ دەبێتەوە لەسەری وای لێ دێت تووشی جۆرێک لە نەخۆشی دەرونی بکات چکە بەداخەوە تا ئێستا نەخۆشی دەرونی لای ئێمە بۆتە لەکەی شەرمەزاری لەکەی شەرم ینی بۆن واگەر کەسێک نیشانەیەکی نەخۆشی لێ بەدەر کەوت پێی ئای بەبستێتە لای پزیشکێکی دەرونی یاخود دەرون ناسێک یاخود توێژەرێکی کۆمەڵایەتی بۆ ئەوەی ناخی دەرونی خۆی بۆ هەڵبڕێژێت بۆی بتوانێت لەم نیشانە بەسیتە ڕزگاری بێت لەم بارە دەرونیە لە بەرامبەریشدا دکتور نبینین مەسەن دکتوری تایبەت بە بواری دەرونی کەمە لە هەرێمی کوردستان یانیش بە شێوەی پێویست هەیە بەڵێ ئێستا باشترە لە پێشان باشترە هەندێک زیادی کردووە بەڵام هێشتا شۆک و پێویست نییە ینی ژمارەی دکتۆرەکان بە گوێرەی ڕێژەی دانیشتوان با بڵێن ئەگەر ڕێژەی دانیشتوانی هەولێر وەربگرین ژمارەی دکتۆرەکان بە گوێرەی ڕێژەی دانیشتنی هەولێر کەمەیاندی ئەمە شۆکارێکە بۆی کە زیاد بوونی نەخۆشی زیاتر باسی هەوکارە دەرەکیەکان بکەین دکتور چون بتوانین خۆمان لێ دوور بکەینەوە بۆ ئەوەی تووشی نەخۆشی دەرونی نەبین بە تایبەتیش ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر خەڵک یعنی ماندی و شەکت بووە لەبەر هەم قەیرانی دارایی هەم پرزگرێکە سیاسیەکان توانین لیان دوور بکەینەوە بۆ ئەوەی تووشی نەخۆشیین بەڵێ خۆی لە سەرەتادا ئێمە پێویستە لە ژیانی ڕۆژانی خۆماندا بەرنامان هەبێت ینی چۆن لاپتۆپێک یاخود کۆمپیوتەرێک ئەگەر بەرنامەی بۆ داخل نەکەی ناتوانانی ئیش لەسەر بکەیت ژیانی مرۆڤی شک و ژیانی کۆمپیوتەر یاخود لاپتۆپ وایە دەبێت ئێمە ڕۆژانە بەرنامە بۆ خۆمان دابنێ بۆنە ساعت ئەوەندا ئیشە دەکەم ساعت ئەوەندە دەوام هەیە ساعت ئەوەندە نان دەخۆم چکە ئەگەر بێت ئێمە بەرنامەدا نەنین فریای خۆمان ناکەین بە تایبەتی لە سەردەمێکی ئێستاماندا کە ئەم سەردەمە پێی دەڵێن سەردەمی پەلەی یاخود ئەسڕ سوڕ ئاواتە شتەکان خێرا تێدەپەڕێت دەبێت ئێمە لەگەر خێرایەکە بڕۆین ناکرێت چکە ئەگەر بێت و هەنگاوێک دوا بکەین ژیان دوو هەنگاو دەچێتە پێشمانیانی پێویستە ئێمە لەگەڵی بڕۆین ئەجا ئەگەر بێت و ئێمە بەرنامەمان نەبی لە ژیانی خۆماندا هەمیشە دوا دەکەین بۆ شەرتنیە ئەو بەرنامەیە کە ئێمە ڕۆژانە لە خۆماندا ئەنەین 100% کاری پێ بکرێت لەوانێ بەڵام ئەگەر بێت و تۆ ڕۆژانە 150 بەرەو سەرەوە ئەو بەرنامەی ڕۆژانەی خۆت کارت پێکرد تەطبیقت کردواتە تۆ کەسێکی سەرکەوتوو دەبی لە ژیاندا تۆ کەسێکی ئاسوودە دەبیت دکتور ئەگەر ئەو بەرنامە کە بە خۆماندامان ڕشتیە دوای یعنی لەبەر هۆکارە دەرەکیەکان جێبەجێ نەکرا ئەوش نابتە هۆیە کە زیاتر تووشی نەخۆشی دەرونی بڵێ ئەوجا لێرەدا ئێمە پێویستە خاڵی دوم ئەوەیە ئەو هۆکارە دەرەکیانە چارەسەر بکەین ینی بە دوای چارەسەری هۆکاری سەرچەکەی بکەین بوونە هۆکارەکە چی ئایا بزانین قەیرانی داراییە بەڵێ ئایا بوونی کێشەیەکە جا ئەو کێشێت لە خودی کەسەکە خۆی بێت کێشەیەک هەیە بۆ نوێ لەگەڵ خۆی هەیە یاخود لەگەڵ هاوڕەکانی هەیە یاخود لەگەڵ دەرەوەی یا کێشەیەکی عاتفیە یا لەگەڵ ئەندامانی خێزانە یا لەگەڵ دەوروبەرە پێویستە ئەو کێشانەی خۆی چارەسەر بکە بۆ ئەوەی کە بتوانێت لەم لە کێشەی دەرونی ڕزگاری بێت چونکە نەخۆ یەکەم جار کە هەر حاڵەتێکی دەرون تووشی ئەو کەسەدەی بە حاڵەت دەست پێ دەکات واتە هێشتا نەبووتە نەخۆشی بەڵام ئەگەر هات و پەرێسن ئەو زالی دەبێتە نەخۆشی دەرونی و ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکاتن یعنی نەخۆشی دەرونی لە شتێکی گچکەوە دەست پێ دەکات دوای گەورەتر لە شتێکی گچکەوە دەست پێ دەکات دوای گەورە دەبێت بۆ نمە کەسەکە با بڵێن سەرەتا
دکتۆر بەمادەم بە بچینە سەر ئەوەی سەرەتامان باس کرد چونکە زوو تێپەڕینەوەی ڕاستی دەیە دکتۆر زیاتر باسی نەخۆشیە دەروونیەکە بکەین بەپێی جۆرەکانی سوک و قورس تا چ ڕادەیەک سوکەکان قورس دەبن یانیش باسی هەردوو جووری بکەین بەڵێ خۆی لە ڕاستیدا گەروێت ئێمە نەخۆشەکان پۆلێن بکەین بۆ ئەوەی زیاتر لی تێبگەین دەکرێتە دوو جۆری سەرەکی زۆرێکیان پێی دەڵێن نەخۆشی دەمارێ دەرونیەکان کە چەند نەخۆشیێک دەگریتەوە ئەم نەخۆشانە بریتن لەو نەخۆشانە کە توانەی چابوونیان زۆرە واتە ئەتوانین بڵێ 95 بەرەو سەرەوە ئەگەر بێت و بە تەواوی چارەسەر وەربگرن یاخود ڕێنمایی پزیشکی وەربگرن یاخود شیکاری دەرونیان بۆ بکرێت ئەوە 95 بەرەو سەرەوە تەواو چاکەبنەوە هیچ کێشەیەکیان نامینێ ئەو نەخۆشانش چ دەگرێتەوە بریتە لە نەخۆشی تێکچوونی دڵەڕاوکێ و نەخۆشی خەمۆکی نەخۆشی وەسواسی یاخود ڕاڕایی هەروەها نەخۆشی پەشێوی پارزەبری دەرونی کە ئێستا زۆر بە لە ناو پەشێوی پارزەبری دەرونی واتە زەبری دەرونی یان ئێستا بۆ نمونە خەڵکانی ئێمە بۆ نمەبرا پێشمەرگەکانمان زۆرجار توش دەبن لەبەرەوەی لە بەرەی شەڕ دەجەنگن لەو شەڕە ناخۆشێدان ینی زۆر جاوالی وایان لێ تووشی جۆرێک لە زەبری دەرونی ببن بەڵێ یاخود کەسێک تووشی ڕووداوێکی هاتو چۆ هاتووە وەکو ڕووداوی ئۆتۆمبیل تووشی سەدمە دەبێت تووشی سەدمە لەگەڵی دەمێنێتەوە دوای لەگەڵی دەمێنێتەوە لێ هەر بیر لەو سەدمەیە بکاتەوە لە مێشکی دەرناسێت لێ دەبێتە نەخۆشیێکی دەرونی ئەمە پێی دەڵێن پەشێوی پارزەبری دەرونی واتە زەبرەکەی بەرکەوتووە پاشان لی بۆتە پەشێوی لی بۆتە تێکچوونی دەرونی بەڵێکە پێی دەڵێن سەدمە نەفسیە هەر ئەو دوسێ جۆرەمان هەیە دوتیانی ئەگەر قورسەکان باس بکەین ئەمە ئێستا ئەو جۆرێک کە باسمان کە جۆرە سوکەکان بوون کە پێی دەڵێن نەخۆشیە دەرونی دەمارەکان جۆرێکی ترمان هەیە پێی دەڵێن نەخۆشیە سایکۆسیەکان یاخود دووهانیەکان یاخود دێوانەیەکان ئەم نەخۆشانە چەند نەخۆشیێک دەگرێتەوە کە بریتین لەو نەخۆشانێک کە چارەسەریان تا ڕادەیەکی زۆر گرانە یاخود زۆر کەمە یان هەر نییە واتەوەکو ئەوانەی کە شەکرە و نەخۆشی فشاری خوێنیان هێدەی بەردەوام لەسەر چارەسەری وەرگرتنی دەرمان دەبێت ئەم نەخۆشانش بەردەوام تا کۆتای ژیانیان زۆر بیان ناڵێم هەمویان دەبێت بەردەوام من ئەم نەخۆشانش چ دەگرێتەوە یەک لەوانە نەخۆشی شیزۆفرینیا دەگرێتەوە نەخۆشی سایکۆسی دەگرێتەوە نەخۆشی دوو جەمسەری دەگرێتەوە واتە لە بەرامبەر ناوە زانستیەکان ئەگەر بکرێ یانێ بە شێوەی ئامەکەش باس بکەینیانێ بەڵێ ئەگەر بێت و بۆن منە باسی نەخۆشی دوو جەمسەری بکەین ئەم نەخۆشانە چۆنە واتە دوو جەمسەری هەیە جەمسەرێکی ئەوەیە بۆ ماوەیەک تووشی خەمۆکی دەبێت خەمۆکی دای دەگرێت خەمۆکێکی تون دای دەگرێتن وە ماوەیەکیش پاشان ئەوە پێی دەرێن جەمسەری خەمۆکی جەمسەرەکەی ترە جەمسەری هەوەسی پێ دەڵێن بە عەرەبی واتە جەمسەری شادبوون واتە زیاد لە پێویست شادە زیاد لە پێویست دڵی خۆشە بەڵێ ئەوە شێ نەخۆشیە بڵێ ئەوەش نەخۆشیە واتە زیاد هەر شتێک زیاد لە پێویست دەبێتە نەخۆشی یعنی بۆ نمونە چ دەکا ئەگە لە ماڵە بێ سەوتی تەلەڤیزیۆن زیاد دەکا دەنگی زۆر زیاد دەکات معدل دڵی خۆشە جێ ناداتێ ینی جێ ناداتە ئەندامانی خێزان کە پێی بێزار بووینە یاخود جیرانەکان معدە دڵی خۆشە و دەنگی تەلەڤیزیۆن بەرز دەکات هەتا پێی دەڵێن سەوتەکەی کەم ناکاتەوە دەبی زۆر زاریش پێی بڵێن ئەگەنا هەر بەردەوام دەبێت جیگە لەوەش زۆر جا گۆرانێکی خۆش حەزی لێە لەگەڵ ئەو گۆرانیش دەڵێت یان جارەیە تەلەڤیزیۆنەکەی ئەگەر قەپاتیشی کرد ئەو زارە خۆی گۆرانی دەڵێت گۆرانیش بە دەنگی بەرز دەڵێتن نەک بە دەنگی نزم چێ لەوێبی چێ لەوێنەبی لە ئەو لە ژیانێکی تایبەتی دەژیانی لە ژیانێکی تایبەتی خۆی هەیە حەقی بە هیچ کەسدانی و خۆشی پێویست بە چارەسەرکردن دەکات بەڵێ ئەوە هەر ژیانی تایبەتی خۆیتی هەر زۆر پێویستی بە چارەسەر هەیە بەڕاستی ئەگەر ئەوانە چارەسەر نەکرێ کێشە بۆ خۆیان دروست دەکەن ئەوانە دەبینی کە دڵیان خۆشە دەڵێن ئەوانە لە نعمەدان بەڵام نەخۆشیە لە ڕاستیدا بەڵێ زۆر نەخۆشن و لە نەخۆشی خەمۆکی زۆر نەخۆشەکەیان گەورەترە ئەی ئەوە دوو جەمسەری ئەی شیزوفومیا ئەو ناوەزانستیەکان سەر شیزۆفرینیا کە بە عەرەبی پێدەنی فیسام شەخسیە بە کوردی بەڕاستی هەر تا ئێستا هەڵدەنێن شیزۆفرینیا شکستە خۆیشی پێ دەڵێن
واتە چەند نیشانەیەکی لێ بە دەردەکەوێت ئەم نیشانانە چی دوو نیشانەی سەرەکیمان هەیە نیشانێک پێی دەڵێن وامی پێ دەڵێن واتە ئەوهام بە عەرەبی دیلیوژن بە ئینگلیزی وەهم لە خۆیەوە واتە وەهم لە خۆی دروست دەکاتن بۆن وێ لە خۆی دەڵێ 100 فلان کەس لەگەڵم خراپە 100 دەڵێ بابم لەگەڵم خراپە بڵام برام لەگەڵم خراپە فلان کەس 100 دەیە من بکوژێت ئەم خواردنە ناخۆم چونکە خێزانەکە لە خۆوە شت دروست دەکە لای ئەو شتەکە دروست بە 100 ڕاستە یعنی 199 دەرێ 100 ئەم شتەیە ڕاستە یعنی زۆر جار کێشە لەگەڵ خێزانەکەی دروست دەبێت ئەگەر خێزاندار بێت شیوەکەی ناخوا دەڵێ تۆ ژەهرت تێ کردووە دەگاتە ئەو ڕادێش دەگاتە ئەو ڕادێ دەگاتە ئەو ڕادێک کە لەوانەیە خێزانەکەی خۆی بکوژێت یان کەسێکی تر بکوژێت لەوانەیە کۆتایی بە ژیانی خۆشی بێنێ نابی زۆر جار ئێمە لە میدیاکان دەبینین دەڵێن کەسێک خۆی کوشت و فلان کەسێکی کوشت وانێ ئەوانە لە ڕاستیدا نەخۆشن بەڵام هەستیان پێ نەکراوە یاخود خۆیان پشتگوێ خستەوە ئەوە جووری دووەمی قورسەکان ئەوە جۆری دومی قورسەکە یەک لە نیشانەکانی گوتمان وەهمە کە وامیشی پێ دەڵێن بە ئینگلیزیش پێ دەڵێن دیلیوژن نیشانەی تر لە شیزۆفرێنیا یا خۆشکستە خۆی یا انفصام شخصیە پێی دەڵێن هەلوەسە هەلوەسە بەڕاستی هیچ ناوێکی نییە بەرامبەر بەڵێ ئەوە چۆنە بەڵێ زۆر لەگەڵ خۆیان قسە دەکەن قسە لەگەڵ خۆی دەکا بۆ قسە لەگەڵ خۆی دەکا ئەوە هەز دەکات دەنگێک لە دەرەوە دێ قسەی لەگەڵ دەکاتن ئەو دەنگاوجە زۆر جار دەنگەکە یا دەنگی پیاوە پێ دەڵێ دەنگێک لە ناو جەم قسە دەکات دەڵێ ئەو دەنگە لە دەرەوە دێتە ناو جەم مەسەن پێ دەڵێ دەنگی پیاوە یان ئافرەتە یان منداڵە دوزار پێش دەڵێ کە لی دەپرسی دەڕێ ئەو دەنگە چییە دەڕێ وڵای پێم دەڕێن ئەتو خراپی محارەبەم دەکەن ئەوی ژوڵام دەداتەوە ئەویش وەڵام دەداتە ئەو وەڵامێ لە گەوانیتی وەڵام دەدات یان زۆر جان نان ناخوات یعنی خۆشمانێ دوو ڕۆژ دای بینە هیچ نان ناخواتن دەڵێ بۆ نادەڵێ پێم دەڵێن نانی مەخۆت ئەو دەنگانە ئەو دەنگانە لای پێی دەڵێن هەلوەسە جۆرێک لە هەلوەسە کە چەند جۆرێکمان هەیە ئەوە پێی دەڵێن هەروەسەی بیستن هەروەسەی بۆنکردنمان هەیە بۆن کەسەکە وا دەزانی بۆنێک دێ ئەبین لە شوێنێکی پاک وەکو ئێرە دانیشتووە ئەو هەوایەکی ساف لە ئەو دەرێ بۆنی لاستێکی سوتاو دێت یا بۆنێکی ناخۆش دێت دەگەڕێ دەڕێ شتێک سوتاوە لە ڕاستیشدا بوونی نییە یاخود خواردنێک دەخوا خواردن ناخواتن بۆ جاروایە دەرێ تامی ناخۆشی لێدێ ئەو خواردنە تۆ خۆشترین خواردنت لە پێشدانا و خۆی داوای کردەوە بەڵام نایخوا دەڵێ تامەکەی زۆر ناخۆشە نایخۆم ئەوە هەلوەسەی تامکردنی پێ دەڵێن ئیتر بەمشە یاخود هەلوەسەی بینینمان هەیە زۆر جار کەسەکە دەڵێ من کەسێکی تارمایەک دەبینم کەسێک دێتە بەرچاوم وا دەبینم زۆر ناشیرنا لێ زۆر جار کەسەکە دەست دەوە شوێنی لە بەرامبەرەکەی بەڵام هیچ شتێکیش لەوێ نییە زۆر هیچ شتێک لەوێ نییە زۆر جا نابینێ ئەگەر تێبینیمان کردبی بۆکسێک لە دیوار ئەدا لە ئامودێکەدا لە شتێک ئەدا یاخود شتێک ئەشکێنیتن باسی شکاندنەکە مەسەن زاری وهەیە خەڵک دەڵێ ئەمن کەشتێک دەشکێنم دڵم مرتاح دەبێت بەڵێ لە ڕاستیدا هەیە ینی لایەنە زانستەکەی چۆنە لە کاتی باڵین لە کاتی تۆڕەبوونی ئاسایش هەتا گەمرۆڤی ئاسایش کە تووڕە دەبێت بۆ منە زۆر جار شتێک دەکات یعنی زۆر جار مۆبایلی شکاندووە نیە یان گڵاسێک دەشکێنێ یان بۆکسێک لە کورسەکەی دەدا یا لە مێزەکەی دەداترینیان بوکسە لە مێز دکتۆر زیاتر باسی و نەخۆشیانە دەکەین پێش دەچی یعنی هەر نەخۆشیە دەرونیەکان زۆر زیاتر بن لە نەخۆشی جەستەیی دەکەین بەڵام ئێستا دەچینەوە تورکیا باکووری کوردستان هاوکارانمان لەگەڵمان دەبمزانین کەش و هەوای ڕەمەزان لەوێ چوونە بەڵێ تەماشاوێنێژە بەرنامەی پۆشتی بەردەوام ئەمێل بەرەف ترکیای لە ئیستانبولی و هەفکاریمە ئەرژانداخ و ژێ دیاربەکریژی باکووری کوردستانی هەفکاریمە حەسەن کوسەن شوێکی ڕاستە خودت گەڵمەدەبن دەستپێک ئەمێش باکووری کوردستانی دەست پێ بکەین و هەفکاریمە حەسەن کوسەن ئەفدەمێتە باش ئێدی دهی حەسەن لە دیاربەکریش بەر پرزگرێک و ئالوزیان کەشەوە پڕاستیژی یعنی نەخۆش بێ ڕەوش نەخۆش بی ئەبروکان بە حەسکین لە دیاربەکرێ چاوایە پیڤیا هەم کەش و هەوا هەمژی ڕەوشەکە باشتر و فەرم و کامیرەش بوویتە حەسەن جوان کێش و هەوای ڕەمەزانە گەرەکە خۆش دەرباستە بە لە ناوا باژێ لەبەرە لە دەردوورە باژێرە دیاربەکرێ بکە تا گوت هەنێکە ئالوزی نەخۆشی هەنە ئەم نەها لە با سەر و پێ فرۆشەکەنە
اف سروپه فروش 24 ساعت وکریه یا راسته بله پشتی فتاره خلک کج سروپه حز دکن تن و در سروپه چیه چواته چه کرن چطام جته و جکیشان هم بیجن معظمه پیکته امی به پچه که جواره راگهینن بله هستال و هدی چه دکن اوها نیست که بله امی دوره میوارم با کلا پاچان بیجن آنجی سروپه ان از کابنر نیست کا پاشی و چقاس خوش وساد دکله کلا و ال سر توپه هستاج بوی کپچی بوی موچه وساد تک دده کو سرکتیا دبن چقا کو سر بکه او خاص خوش دبه دا خوش راسته دا خوش د پجه دا خوش پاشته به بله طعمای خوشه بله ورا ایدی وسطای من تو ورا عمل اساس سروپه ام بنیرن سروپه کاجمره بیجه چه طعمای خوش دبه و سروپه دکله مثلا ما وی گوشت کمیک دناوه دا وی دکله هستی بله آوا هستی دکله جو آوا هستی وقت دکله آوا هستی نه اون دبیرین هستی شواده بله آوا هستی وقت دکله ام پاچه خو مثلا چشیده زمان آیریه نگ آیریه گوشت سری آیریه مثلا کیجا بخواستم فنویت کن آوا برا سردن چین بر مشتری بله مشتریش گلک جه حز دکن یان ساعت درنگ شوه یان جه سری صبح ساعت زود تخارن که ام بیجن سروپه لورجیه معظمه هنه انا هدی نشوا بکه که مکاش مره بیجه افتنه مجیه اویا زمانه اویا نگه اویا چاوه اویا گوشت سریه اوجی گوشت سریه اوجا هروس شوخ هم جراد بشن یعنی چه افتیه کیبه گوشت کیبه اویا یعنی کیبه هم جراد به اشکم به چورباسی کیبه ات که نوابه ایجا مثلا مشتری شاب خازم گوره عیارت کن مجی آیرید کنه زمان آیرید کنه نگه آیرید کنه ایجا معلومه دبین سیرجی دکنه ده ایجا دما پاشی و دما ساخور سیر تخارن بهش دوی و نای یعنی چه والا کسی این قلمشت که این کیج ناک مثلا اگه است که تو تا ایداره ناکست که سیرد که نصر لیمون سرکه قلمشت که این کیج ناک یعنی تو جه حس دکی سیره اولا هست که به سیر نابه خوشه سیر تمای خوش دکه یک سیر تمای خوش دکه جوان یادنجی ایسوت ایسوت عام سیر و ایسوت رش از سپیچ قلمشت که به رش آسور و کدن گلوی چه تخاره والله بر مثلا لیمونش ondan sonra turşiye, pivoze, evke, فرنگیه ببرد خوشیناییه بله اختیه هسته تشتکنش ها افسیره سیره هون چه حاضر دکن چه چه سیره ماش پش مطفای حاضر که المان مهور دکن حاضر دکن همشن بر مشتری هون دکالین دقالین او رنگی بگوارد رنگی ویو کت کلا است رنگ دگشت به لبر چه هون دکالین بر او که مطفاقه بله ایجا جوان بار که طاموی گله که خوشه راستی لدیاربکر پشتی جگره ام بیجن افت سروپته هسته برن هاج مره حاضر بکه هسته کاش مره طبقه که لالیه که حاضر بکه برای تماشاور ما ببینه جوانج هولیر بلا ببینه و دلوی بچته استا هون دبینن به دست خواه وسا دلال هدی و لالیه با گوشت تجیده که و چه تخیر نفته تابی لگوری داخوازه مشتری نمسا داخوازه مشتری انا مثلا به مجیت که زمانت که گوشت سریه چاوه نگه یعنی انا قارشقه تبله هوا انا تبله گوشت و تخسر دوره آوای دکسر و انا لفت قلبی نه اوگ دکه و چه نبر مشتری ها آوه تخسر جاره که آوه درجین بکله گرم به یعنی سار نهر بر مشتری خوش به وقتن لیچه تخنه دوره سر آگر آگر من کید کلی وقتش خواه گرم و آخو خوشه تعمای ها tam گرم دبه tam گرم به چه نبر مشتری تعمای خوش دبه یعنی سار ناره بر مشتری بله یعنی گوشت سریه گوشت یه برخانه یعنی چیه یه بهانه گوشت برخایه یا دنه هشته برخان نرمه خوشه گوشت برخایه و چه نانه بر مشتری بله هدی چو با مشتری او ام بیجن لالیا خوش وسط تجی گوشت و مشتریش لگوری حس کردن خواهد لگوری داخل خواهد و هناك ام بیجن وقت فلفل آنجی بیبری صوت و تخنه ده راستی اف وقت دنجی جبو شفایش یعنی یکو پراسیو بیش کستی بیان هستی که بیش کستی به جبو یک جی ام بیجن باشه تخارن بسام ودگرن حوله رجوان جوار عافیت به واسطه خارن گل مرتب شکلی اصلا تقول حتی دل جوانی بشه بجا پرزگری کامنه و اثر و پیکانا خم لیوکی دیار شوستای خارنه پراستیجی چشوی برخی نه هلا هم چاو و هم ازمان و هم مجی گوشته و هستی کنه دی پراستیجی برخی تشتک نمازر سپاس افکاری ما حسن کوسم شوی که راستا خو دیگه استاین خارنا سروپیکین دیار بکری دیگه مدا ویزور سپاس بوتجه دیار بکری
شەیەکی ڕاستەخۆ بەرەف کەش هەوای تایبەتین ترکیە تایبەتیشی ناوە ئیستانبولێدا ئەفکارێ ئەرژانداخ ئەرژان ئەفدەمێتە باش زیاتر ئەم بەحسەوی جهێتو لێ بکەین ئیروکێتول چ جهەکی و زیاتر بەحسە سەردانا خەلکی ئیستانبولێ ji بووی مزگەفتێ تایبەتیژی لە دەما پاشیوێ بکە چاواتێ بەحەسکردن فەرمو ئەرژان دەم باش جوان هەری داوی بەریا سێ چار ڕۆژان me biwere dema paşî wê weşeneke zindî pêk anîbû li Stenbolê vê gavê piştî sê çar rojên din em dîsa biwerene li Stenbolê lêbelê vê gavê li ciyekî cuda em biwerene ne li Tirbeya Sultan Ahmed ne jî li Tirbeya Eyüp Sultanê ne em îro hatin navçeya Esenlerî ya Stenbolê niha jî em li qada meydana Esenlerê ne li vê meydanê heta beriya nîv saetê li wîlebateke mezin hebû xelq heta beriya nîv saetê li vê derî li derva bû lê kolanan وقتی خود لگل ضروری چین خود درباز دکرن و براستی جی چیمکی حتی بقاسی هیچ ساعت کی مایه کو دم پاشی و جی خلاص به استانبول لو ماجی خلق جمیدانی بر خودان مال خدا کو پاشی و خو بکن چیمکی پشتی ساعت کی جی استانبول دم پاشی و خلاص بکن لوی میدان جی لو لبات که مزن هبو مگوتو بری نیم ساعت چیمکی یک تایبت من یا وی میدان جی او کو جوان یکم li Tirkiye ji bo zarokan yekem kûçe û kolan li vê derê hatiye ava kirin loma jî li gel zar û zêçên xwe xelq derengiya şevê wextê xwe li vê meydanê derbaz dikin weke din dema fitarê jî li vê derê li alî milê min rast jî ji wan ji bo dema fitarê jî aliyê şaredariya Esenlerê ve bernameyeke taybet tê li darxistin lêbelê niha tariye çimkê dî dema paşî û hatiye xelq li mala xwe ye li vê meydanê jî li milê min aliyê rast jî li gel hunermendan konser û çalakiyên cuda tên li darxistin dema fitarê û heta derengiya şevê jî ew çalakiyên cuda li vê meydanê berdewam e weke din ji wan îro roja îniyê em ketin yekem roja îniyê meha Remezanê de roja îniyê li Stenbolê bi awayekî cuda tê pêşwazî kirin çima ciwan çimkî her sal meha Remezanê di roja yekem îniyê de ew emanetên muqaddes yên Hezretî Pêxamber Mihemed ola İslamê li vê derê hin ciyên taybet wek mizgeftên ku li devera Fatihê cî digire mizgefta Hirkayê Şerîf e ew li mizgefta Hirkayê Şerîf çi îro dê ew emanetên Hezretî Mihemed dê bê bo xelkê nîşandayîn weke her sal wek kevne şopî di roja yekem roja îniyê a meha Remezanê de xirka yani cilûbergên pêxamber û riyê wî muyê wî li mizgefta Hirkayê Şerîf a navçeya Fatiha Stenbolê bo xelkê tê nîşandan û îro jî rojeke giring tê binav kirin li Stenbolê weke her sal îsal jî tê payîn ku hejmareke zêde xelq berê xwe bide mizgefta Hirkayê Şerîf da ku ew emanetên muqaddes pîroz bibînin û heta derengiya êvarê jî ew mizgeft dêwekirî be bo xelkê da ku serdan gelekî ji hem ji bajarê nav Stenbol hem ji bajarên der û dora Stenbolê jî ji alî her aliyê Tirkiye gelek kes ji bo vê rojê serdana Stenbolê dikin li wîlebata qada Esenlerê me gotû heta beriya nîv saetê gelekî zêde bû lêbelê niha sis bûye çimkî êdî dema paşî wê jî berbidawîbûnê ye li Stenbolê bi qasî saetekî maye ku paşî wa Stenbolê xilas bibe loma cê xelq berê xwe dane mala xwe û li mala xwe paşî wa xwe dikin piştî saetekê jî de li Stenbolê dema paşî wê vê xilas bibe piştre jî wê bo nemêja serê sibê jî amadeyên xwe bikin li Stenbolê rewşa dawî bi vî awayî bû em ê dîsa jî bi weşana din de jî li dewerekî ciyekî cuda bi were bibin biraya Xwedê ji wan. دی چه بنویت روشن دهاتش دهنده گلم دادن هفکاری ما ارجان داخل شوی که راست خوش استانبول دیگر ما دبوی هر کی تشی بحث کری روزاینیت نوای استانبول دا یعنی جهه کی خوی پیروز هست تایباتی اینیا یکم تایوار رمضان پیروز دا و بابت تشی بحث کری نشاندان امانت راست جلوبرگ و تشتن تایبات به پیغمبر اسلام محمد صلی الله علیه و سلم و سبب این نشاندان هی ویدار اینی جی پاکیج کا تایبات جوی ما ایدی درست بکن پشتینگر جوی ما یعنی فریکن دام جی پیشانی تماشاوان هم دین زور سپاس بوده ارجان اما بردام کین تماشاوان انجام تایباتی جی دی بری نها بحثا نخوشین درونی کرد دکتر فیصلی دکتر پیشوی بتینه لای دیاربکر و استانبول بس یا من کرد که کسی که توشی نخوشی کی درونی دبی مثلا نشانه سرته کن دست دوشین تو اوی که پشتک دبینی مثلا لای ایمان زیاتر مثلا بوکس لمیز ده یعنی حوار دکا لبرتسم حوار کردن کاریگری دوایی دبی لسر جسته او کس حوار دکا بله خوی لراستی ده بو ام کس حوار دکا لین لروی آسایش لکاتی تورابون اما چەند مادێکی کیمیاییمان هەیە لە مێشک دەرئەدرێت بۆ ناوخۆێن جا ئەم مادە کیمیایانە زۆر جار زیاد و کەم دەکاتن
بۆ نمونە مادەی دۆپامینمان هەیە کە لە مێشک دەرئەدرێ لە وەرگرەکانی دەماری مێشک بۆ ناو خوێن زۆر زیاد لە پێویست دەرئەدرێت لە بەرجا لەبەر هەر هۆکارێک بێتن کە زیاد دەردرا ئەو کەسە عەسەبی دەبیت تووڕە دەبێتن کە تووڕە بوو حەز دەکات شتێک بکاتن بۆ شتێک دەکات چکە ئەو مادەیە زیاد بووە کەشت حرەک جوولەیەکی کرد جا ئەم جوولێ بۆ کزدان بێ لە مێز یاخود شکانی شتێک بێت یاخود لێکێک بدا یان گەزدانی زمانی گەزدانی زمان یا گەزدانی لێوی یاخود جوێندانیش بە هەمان شێوە ئەمە چ دەکا کەوا دەکا ئەم دۆپامینە دائەبەزێت دوای ئەم حرەکەیدا دوای ئەم حرەکەیدا ئەبەزێ بووە کەسەکە دوای دابەزینەکە هەست بە پەشیمانی دەکا لە کەسی نۆرمەڵ طبیعی سروشتی کەسێک کە هیچ نەخۆشی ئەم حاڵەتی لێ ڕوئەداتن بۆیە دەڵێ ئەگەر بێت و لە کات تووڕەبوون کەمێک ئارامگربی باشتریانی چکێمە زۆر شتەکان بەهەڵە وەرئەگری ئەگەر وە نەکەین شتێک بکەین باشترە بەڵێ ئەگەر وانەکەین چی بکەین باشە هەناسەیەکی قوڵ هەڵبکێشین سەرەتا ئەگەر بێت و ئێمە بە پێوەبین بۆ باشە دابنشین بە پێوەکەم هەناسەیەکی قوڵ هەڵبکێشین و حرە جوولە بەدەستمان بکەین باشترە جوولە بە پێمان بکەین پاشان دابنیشین دیسان هەناسێکی قۆڵی تر هەڵبکێشین نابی زۆر جارە کەسێکە تووشی غەمێک دەبیت تووشی ناخۆشێک دەبیت بەبێ ویستی خۆی هەناسێکی قوڵ هەڵدەکێشێت چکە ئەم هەناسە قوڵ هەڵکێشانە خێرا ئۆکسسیجین دەگاتە مێشک کەسەکە ئارام دەبیتەوە مادەی دۆپامین خۆی دەئەبەزێ و ئەگەر بێت و مەسەن دانیشتی بیش دەتوانێت درێژوی پاڵداتەوە هەندێک چاوی قەپات بکاتن تۆزی خۆی خاو بکات و بیر لە شتی خۆش بکاتەوە شتەکە کۆتایی پێدێتن ئەمە لە مرۆڤ ئەمە باسی تۆڕەبوونمان کرد لە کاتی تۆڕەبوون ئەم شتە ڕوودەدا لەلایەن کەسێکی ئاسایی و غیری ئاسایش تووشی نەخۆشیێکی دەرونی بی تۆڕەبوون بە نەخۆشی دەرونی حساب دەکرێت یانی شتێکی ئاساییە لە لای خەڵک بەڵێ دەتوانین بڵێن تۆڕەبوون شتێکی ئاساییە بەڵام ئەگەر هاتوو زیاد لە پێویست بوو زیاد لە چکە ئەوەش سنووری خۆی هەیە زیاد لە پێز و کەسێک جار بەجار تووڕە ئەبێت تووڕەبوونێکی ئاساییە لە کەسێک بۆ کەسێکیش جیاوازە ئەمە شتێکی ئاساییە بە شتێکی ئاسایی دانرێت بەڵام ئەگەر هاتو ئەم کەسە بەردەوام تووڕە بێت زیاد لە پێویست بێت کەس ناوێری قسەی لەگەڵ بکە جوێنی پێز بدا معدەل تووڕەیە شتی گەورە دەکا کەسێک دەکوژێ یا کەسێک تون بە شێوەیەکی تون ئازاری ئەداتن ئەم کەسە نەخۆشە لە ڕاستیدا ئەم تووڕەبوونە دەچێتە چوارچێوەی نەخۆشیەوە خۆی کە نیشانی نەخۆشی ئەگەر بەرزبی یعنی بەرز بیتن ئابڵێ نابی زۆر جار هەندێک نەخۆشی دەرونی هەیە مەسەنەن زۆر جار ئێستاش لە هەندێک وڵات لە کوردستانیش حاڵێتەن هەنێ دووبارە نەبنەوە زۆر جار ئەوە باسکرایە لەبەر توشبوون بە نەخۆشیەکی دەرونی خۆی کوشت باڵێ چ نەخۆشیەکی دەرونی وا لە نەخۆشەکە دەکە بگاتە ئەو ڕادەی خۆی بکوژێ بەدەستی بەڵێ لە ڕاستیدا خۆ کوشتن هەم نەخۆشیێکی دەرونی و هەم نیشانی نەخۆشی دەرونیە زیاتر نیشانی نەخۆشی دەرونیە ئەگەر بێت و ئێمە سیر بکەین تەمەشای توێژینەوەکان بکەین زۆرترین خۆ کوشتن لەو کەسانە ڕوئەدات کە نەخۆشی خەمۆکیان هەیە خۆی ئەمە لە نەخۆشە سەرەتایەکانماندانە کە پێ دەڵێ نەخۆشیە دەمارەی دەرونیەکان بەڵام زانە نیشانەیەکی گەورەشی هەیە ئەگەر بێت و ئەم کەسە سەرەتا خۆی چارەسەر بکات ناگاتە ئەو قۆناغی کە تووشی کە نیشانەی خۆکوشتنی لێبەدەر بکەین چکە سەرەتا ئەم نیشانەی لێبەدەر ناکەوی چە نیشانێکی سادە لێبەرەکەوی ناوە ناو هەست بە ئەمەیە کە باسمان کرد نەخۆشیێکی گچکەیە بەڵام جاری واژەیە دەگاتە ڕادەی خۆکوشتن ئەگەر هەر خۆی پشتگوێ خست یعنی لای کەس باسی نەکرد نە لە ماڵەوە نە لای پیاوەکە یاخود خێزانەکەی یاخود هاوڕێکان یان کەسێکی سپۆری دەرونی یان پزیشکی دەرونی یا هەر کەسێک خۆی پشتگوێ خست بەرەبەرە کەڵەکە ئەبێت ئەم حاڵەتە تاکو دەگاتە ڕادەی خۆکوشتن بۆ چکە دیسان ئەو مادە کیمیانەی کە لە ناوجستە ئەو کەسە گۆڕانکاری بەسەراتەوە بۆ نەمادەی سیرۆتۆنینمان هەیە بە هەمان شێوە لە مێشک دەرەدرێ بۆ ناوخێن کەم دەکاتن هەر کەم دەکا بەرەبەرە کەم دەکات تاکو وە لێ دێ لە کۆتایی بە بێویستی خۆی دەکوژێت ینی ئاگای لە خۆی نەکە خۆی دەکوژێتن نازانێت بۆ وا دەکاتن بۆ نەجارێک نەخۆشێکیان هینا
ئافرەتێک بخۆی لە سەربان فڕەدا بۆ خوارێ قاچی شکا بوو کە داخلمان کرد نواندمان لە نەخۆشخانە پێمان گوت ئەگەر بتنێرینەوە ماڵەوە جارێکی تری شوا دەکەی وتی نەفسی حاڵەت دووبارە دەکەمەوە بەڵام پاشەوەی کە خەواندمان لە نەخۆشخانە بۆ ماوەی چەند ڕۆژێک بۆ دەرمانی وەرگرت پاشان لێم پرسیەوە ئایا تۆ ئەم جارەوا دوتی نەخێر زاری یەکەمیش بەدەست خۆم نەبووە نازان بۆ وام ئاگای لە خۆی نەبووە ئاگای لە خۆی نەبووانی چکە بۆ ماوەیەک چارەسەری وەرنەگرتەوە ئەوەندە خەتەرناکە ئەگەر چارەسەر وەرنەگرنی کاتی تووشی نەخۆشیێکی گچکەی دەرونیش دەبین دوای باسی چارەسەرکردنی ئەو نەخۆشیانەش دەکەین و باسی کاریگەری ڕۆژش دەکەین لەسەر دەروون بەڵام ئێستا دەچینە لای پاکێژێک و دوای دەگەڕێنەوە دکتۆر بەڵی تەماشاوێنەژای بەرنامەی پاشی بەردەوام کەمی بەرەف ڕۆژاوای کوردستانی بە بچین و بابەتێکی هەری خۆش هەڵبژارتیە ئەفکارێمای پرۆدیوسەر محەممەدی ئەوژی شربەتە هەم سووس هەمژی شربەتە تەمەرهەندی پرۆستیژی لە جەمەل باشووری کوردستانی دوو شربەتە بازاری وان گەلە گەرمە هەم شربەتە مێویژە هەمژی شربەتە هەنارە تایبا ڕەمەزانە پیرۆزدا هەردوو شربەت گەلە خۆشن سەحەت بوان هەمی کەسابێت هەشت شربەتاتکن لە ڕۆژاوای کوردستانی بازاری دوو شربەتە گەرمە ئەوژی سووس و تەمەرهەندی بەرەف ڕۆژاوای کوردستانی و بەحەز بەحسا بازاری شربەتە تازیە و پاشیف بەردەوامە دمەها ڕەمەزانێدا یەکجی پێدەبیین سەرەکە ژێرۆژی گرانرا بە خواردنە هەنجورەیان شەربەتانە و بتایبەتی سووس و تەمەرهەندی لە بازارە قامشلو بدەهان کەس هەنا بان هەردوو شەربەتان بەری دەما فتاری ئامادە دکن نەمازە کۆرۆژیە ڤان ساڵان ددەم ساڵە هاوینی دەیە و نێزی حفدە دەمژمێران درێژ دکە السوقات تركي دجنا وبي قال لك بيروز وقهون دبين حرمها رمضان مع روجي ام سوسو تمر هندي دات خينن وف سوسو تمر هندي ام سرد السيخو جيتكن تمر هندي ام دنقاينن ابي شغله ساعات كي وام صفين بشي صفان دناوي ام دخن بيدون هذا وام دفروشن تشكي باقج وكيف عالم قال كيش في تشيرتي وافش كار مية يعني جود في كاريتكن وافكار قال كي خوشي چێکردنە سووسێ و تەمەرهەندی گەلێکی دنها ڕەمەزانێدا گەشت دەبا و کەسێن بیکاری دکن تەکەس دکن و ئەv هەردوو جۆرەیەن شەربەتان بێتر لە هەند باژارێن سووریێ وەک شام و حەلەبێ بشێوەیەکی پسپۆر تێنەچێکردن و دەریە هەند بازرگانانرا هێدی دەرباسی هەرێمێن مەبوونا لۆمە ئەv هەردوو جۆرەیەن شەربەتان یەک ژ بخواردنێن سەرەکەنە لەسەر سفرەیەن فتاری خدين في تمر هند عينات كرن يعني تو سو سايت من دينا خوش ومداك اساسي رمضان دي اثر فطوري بنتو شو وخدي خوش وجود تدي معاملات كانوا جامير جاينا خوش خورد كي حلبي وقال كي باقش وسو سايت من دينا باقش يعني ممتاز جبلی کوسوس و تەمەرهەندی تینا ڕۆژیگران دشکینە ji alî rewşa tenduristî ve jî hin pizîşk tekez dikin ku kesên rojîgir gelek sûdeyan ji vexwarina wan werdigirin wek paqişkirina roviyan ji hin cûreyên kurm û mikroban her wiha alîkariya nexweşên şekir dike û hin nexweşiyên çavan ji ber wilo jî pizîşk şîretan dikin ku di meha Remezanê de pêwîst e kesên rojîgir nêzî 3 lîtreyên ab yan jî şerbetan bixwin. Dilovan Çeto, Kurdistan 24 Qamşlo. اصلی هر مسکره سوسو تمرهندی له هر ما آف بخور یعنی آفیت بوان اوه تمرهندی آنجی سوسی و خون یا آنجی شربت و میویج صحت بل تمیه خود روزینه بجت تمیه قبیل که تو تندرستی آن باش بود بالا دکتر جان ادی پیشی بتیم لا پاکیجا بس من لو کرد باسی تاره سر کردن نخوشی درونی کم کن بالا چند زور تاره سر من هیا هم لبو سوک کن و هم بو قرص کانش بو قرص کانش بالا دست خوش لراسی دائما زور تاره سری من هیا چارەسەریمان هەیە پێی دەڵێن شیکاری دەرونی واتە دانیشتن لەگەڵ نەخۆشەکە یەک کێشەکانی شی دەکەینەوە بۆی چارەسەر دەکەین ئەمە شیکاری دەرونی زۆرێکمان هەیە وەرگرتنی دەرمان بە تایبەتی لە نەخۆشە گرانەکان زۆرێکمان هەیە وەرزش کە بەشێکە لە چارەسەری نەخۆشی دەرونی وەرزش زۆرێکمان هەیە بە خواردن ئەمە شەر زۆرێکی تایبەتە لە نەخۆشی دەرونەکان چیان زۆرێکی تایبەتە لە چارەسەری نەخۆشەکەن مەسەلەن بە خواردن چارەسەر دەکرێن بەڵێ ئێمە زۆر جار بە تایبەتی لە منداڵ لە گەورانش ڕواداتن کەسێک دێت تۆزێک لایەنی تەندروستی دەرونی باش نییە
تەماشا دەکەین خواردنەکانی ڕێک نییە یاخود هەندێک خواردنی زیان بەخش دەخوات یعنی بۆ نمونە ئێستا لە ناو گەنجەکانمان تایگەر کە دیعایی بۆ دەکرێت ڕکلامی بۆ دەکرێت دەڵێن زۆر باشە ڕاستە لە ڕاستیدا وایە بەڵام دەبێت باسی ئەوە ناکات تۆ چەند بخۆی کەمیەکەی چەند بێ هێندەکەی چەند بێت ئایا هەفتەی جارێک بێ ئایا دوو جار بێت خۆی لە ڕاستیدا دەبێت قوتێک یاخود دوو قوتی بخواتن لە هەفتەیەکدا لە هەفتەیەکدا من نەخۆشم هەبووە ڕۆژانە 6 قوتی خواردە 6 قوتی تایگەرەوەی ئەو مەشروباتی بڵێن ئەوە مەشروبی وزەی پێ دەڵێن مەشروباتی تاقە بابلێنێک لە هۆکارەکان ئەوەیە مەشروبات تاقە کە بە شوێکی ناڕێک دەخواتەوە ئەسان جبس بە تایبەتی لە منداڵ زۆر جار جبس سوای لێ دەکات بیپسی زیاد لە پێویست بە هەمان شێوە چکاوە کەدان دروست کراوە خۆی ڕێنمای لەگەڵە بەڵام ئەو ڕێنمایە ناگاتە ئێمە یان باس ناکرێت پێویستە باس بکرێت لە ڕێکلامەکان ئەو کەسە هەفتەی لە دوو قوتی زیاتر نەخواتەوە یان منداڵ پێویستە ئەوەندەی بخواتەوە یان جبس منداڵ هەیە ڕۆژانە دوو چیز جبسی دەخوا خۆی ئەوش بە هەمان شێ پێویستە لە سەرەتاوە پێش ئەوی بزانی لە بوو تەندروستی جەستە خراپن لە بوو تەندروستی دەرونیش تەندروستی دەرونیش بانمونێکی تر بۆ جەناوت بێنمەوە جارێک نەخۆشێکات هەر پاش جەژنی ڕەمەزان یەکسەر هات توش کێشەی جنسی هەبوو سێکسیانی کوڕێکی گەنج بوو خێزانداریش بوو پێش ڕەمەزان هیچ کێشەی نەبوو هەموو پشکینەکانمان بۆ کرد هەمووی نۆرمال دەرچوو تەبیعی بوو سروشتی هیچ کێشەی نەبوو پاشان هاتینە سەر خواردنەکان باسی هەموو شتێکمان لەگەڵ کرد کە هاتینە سەر خواردنەکان باسی تایگەری کرد وتی ڕۆژین بە تایگەر دەشکان ئەوجا ئەوم لەبیر نەماوچکە 2 ساڵ پێش ئێستا بوو نازام ڕۆژانە تایگەرێکی دەخواریان دوو پاشی وشی دەخوار ئەوم لەبیر نەماوە با بڵێن ئەگەر قوتێکی خواردبی ینی کەواتە لەو مانگەسی قوتی تایگەری خواردە تەنها تایگەرەکەمان لێتەری کرد گەڕاوە سروشتی خۆ هیچ کێشەی نەما کە لە ڕاستیدا پێشتر زۆر دەبی ئاگادار بین لە ئاگادار بین خواردنەوە وزە پێویست بەپی پێویست هەروە خواردنەکانی تریش ئەی خواردنە باشەکان چنە بوو تەندروستی دەرونێکی ینی تەندروست بەڵێ ئەگەر بێت و ئێمە دابەشی خواردنەکان کەین بۆ نمونە ژەمی بیانیان ژەمی بیانیان زۆر گرنگە بە عارفێنی غذاء الملوك بەڕاستی زۆر کەس ئێستا هەیە کەم دەخواتن ژەمی بیانیان ئەو جایە لەبەر ئەوەی پارێزی دەکاتن کە لە ڕاستیدا لە نیزامی پارێزیش نانی بیانیانی تێدایە ژەمی بیانیان دەبێت چۆن بێت چ باشە وە باشە گوێز هەبێتن تەحین هەبێت زۆر باشە هێلکە و شیر ماستش ئەوانە زۆر باشە کە بەکاری بێنین دەتوانین گۆڕانکاریش تێدا بکەین زۆر جار لۆبیا دابنی یاخودنۆک ئەمانە مادەی سوود بەخشن بۆ ئەگەر و یەک لەوانە وەربگرین با برێن گوێز وەربگرین شێوەکەی ئەگەسەیەکە لە مێشک ئەچێت وانە کەواتە بۆ مێشک سوود بەخشە وزە دەبەخشێت بە مێشک و ڤیتامیناتی دات وا دێ بەهێزی دەکات چاڵاکی دەکاتنیانی وای لێ دێت کە چاڵاک بوو یعنی خۆ لە نەخۆشی جەستەی بە دووری ناخە لە نەخۆشی دەرونیش ئەی زۆر کەس دێتن تەماشا دەکەن دەڵێت تۆر من وەزعی مادیم باشە هیچ کێشەیەکم نییە بەڵام تەماشا دەکەن سەیری خوانەکانی ڕێکوپێک نییە سیر دەکەین خواردنی بیانیان ناخوان مەسەلەن نیوەڕۆیان بە پەلا زیاتشتی سوورکراوە یاخود لە فێک دەخوا لە بەرەوەی سەرقاڵە بە ئیش خۆیەوە ئێوارانیش دێتەوە چ دەکا پسکیتێک بە بیپسێک دەخواتن یاخود تایگەر شتێکی لەو بابەتە دکتۆر ئەگەر ئەوە باسی خواردنەکان ئەگەر بەس بە کورتی باسی ڕۆژوگرتن لەسەر کاریگەری ڕۆژوگرتن لەسەر دەروون بۆەوەی دەروونێکی باشترمان هەبێت کورتی بڵێ لە ڕاستیدا کاریگەری دەروون کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر دەروون بۆ نمونە ئەگەر بێت ئێمە بە کورتی باس بکەین یەک لەوانە لەبەر ئەوی لە ناو خێزان ڕۆژبوون وا دەکات کە ئەندامانی ئەم خێزانە لێ کاتە کۆ ببنەوە مەسەن بوونە پاش ڕۆژ شکاندنە یاخود لە پاشی و ئەوە دەکات خۆشێک و ئاسوودەیەک بم بە ئەندامانی خێزان بەخشێ ئەم خۆشی و ئاسوودەی وای لێ دەکات لەلایەن تەندروستیان دەرونیان باشێت لە نەخۆشی تەندروستی دەرونی بە دوور بن یعنی بگشتی ئەم بەحث بکەین ڕۆژی گرتن بەڵێ کۆریگەریە بۆ کاریگەرێکی زۆر باشی هەیە بەڵێ بەرکیمیۆدەمی مەجبورین ئەم سوپاسیەتە بکەین دکتۆر فەیسەڵ مستەفا ئیبراهیم پسپۆری نەخۆشیان دەرونی کە بەرنامەی پۆشی بۆ ئەف شەوە پۆشی بە هەفتێتە گەلمەدەوەی زۆر سپاس بتە دکتۆر هەر بژی بەڕێستیەوە هەر باش بێت هەم یا دەرونی
هم جیا جستیجی برای تماشاوان هجا ایدی امی برف پاکیجه که بچینو برنامه پاشی بردام کم ده بحثا شوانه پازی کین ین گنده آکالینا گریده گورا با کوره کردستان او شوانه لزوزانا جی ایدی پروژید بنو گل روژی گرتنی جیو چراندنا پازی او خوشی خارناخو آگیر دارا لزوزانا چید کنو برف زوزانت گورا با کوره کردستان شوانه پازی و پاشی بردام هرچی قاسی کار شوانتی لزوزان گورا باکور کردستان زحمت جیبه بس دوی ماه رمضان و بزمان روژی و هنکه هین زحمت دبه چراندن و آفدان و چراندن سربر بجورکی و سربر بجیرکی لناوا دولو سر گرکا دا جعالیکی و قیرکرنا پاس جی جعالیکی دن شوانن بروژی به تمامیش حال تخن لگوری آیدن جوخماز شوان ابو به دست خصنا دبار خو مالبات و زاروک و نچار وی کاره بکه یان جی کاره که پر زحمت و بتای بجی لوی رمضانه و لوازو زانا دا کجا گندوز بودا دایز یعنی بشب روش لوان چایان امپازی د چرینین و دگرینین و وان آف دادین بس دوی رمضانه دا هندک جاره ام بخوشی هندکی تینی دبین نها هندک حوالن مال عالیه هنه آماده کاریا فتاره دکن ام جی دبر خو بده نوی داره داکو فتاره خو وگین افشوانه دگل کارن زحمت یه شوانی دوی ماه رمضان دا روژین خوشی دگرنو لویجی وروتر بخو آماده کاریان فتاره خوشی دکن هنک جوانا بردام دبن به چراندن پازی رو هنک جی وک برچا و فتاره آماده دکن On 15 yıllık da ben çobanlık yapıyorum. والله çok zordu çobanlık. Bazı salın az şivantiye dikim. Kareki pir zahmeta. Az broji meji ve iftara xoliçiya vedikin. Vakt dizanin baz diçerinin u dibine ser ave. و پس دیجی ساعت هشت حتانی نخو بکه و پاشجی دی ساعت 11 رابه و حتی 3 صبح امیوان بچرینن. sonra تاکه دنیا ریاتی و صبح قده. بلوسات يخوضوا هرچ خاصی افشوانه لهمبری سفره خو خودی گلیه جی لبال لگوری تشت تیتا دیتنو بتای بجی جبر جهوی سفره نه او خاصا جی خرابه الله أكبر الله أكبر الله أكبر الله پشت نزیک بونا فتاره او بخو بانگ خوشی ددنو پاشی کاجی دست به فتاره خود دکن گوار احمد کردستان 24 ایدی وی شوی هم شوانی پاس چراند و بانک جیدا و یعنی فتاره خوشی کر ایدی صحت آن هر خوش و تماشاوان هجا ایدی هم جیده بکرت و کرمانجی هم پاشی و خوی افشوب داینین چونکی دمکی گلکی که ما هم جیب چین پاریه که پاشی و بخوینو خود روزی نویجن و همیا قبیل که تو ما به بار نکنش داین خو ولی کردستان بسیار بیل باشور کردستانی برنامه پاشی و جارات پیشکش کردن رز صلاح استافی برنامه و جوان آبادی قبیل کن هر شاد بشه